سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلوزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بە یارمەتی هاوڕێ و هاوکارانم بە بەرنامەی ڕاستەوخۆ لە تلوزیۆنی کۆمەڵەوە لە خزمەتاندەین. ئازیزان، هەروەک هەموو لایەکتان ئاگادارن لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی حکمێکی ناڕەما و نامرۆڤانە واتە حکمی ئێعدام بۆ سەرپەخشان عەزیزی و وریشە مرادی دەرکرد و ئەمەش کاردانەوەیەکی بەرینی کۆمەڵایەتی لە کوردستان و ئێران و تەنانەت دەرەوەی وڵاتیشدا بە دوای خۆی داهێنا. هەموو دایکانی دادخوازی کوردستان و ئێران، هەموو کەسایەتیە بەناوبانگەکان، شاعیر و نووسەر و هونەرمەندەکان، ناوەند ڕێکخراوە مەدەنیەکان بۆ ڕێگری لەم حکمە ناڕەوا و نامرۆڤانەیە دەنگیان هەڵبڕی و پشتیوانی خۆیان بەرامبەر بە پەخشان عەزیزی و وریشە مرادی ڕاگەیاند و بە توندی ئەم حکمیان محکوم کرد و داوایان لە کۆمەلگای جیهانی کرد کە لەوە زیاتر ڕێگە نەدەن ئەم ڕژیمە هار و دڕندەیە ئەوە بە ئاسانی مافی ژیان لە ئینسانەکان زەوت بکات و ئەوە بە ئاسانی جنایەت بڵقێنێت. بەڵام گرنگتر لەمانە بەم بۆنەوە حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەنگاوێکی زۆر بەرپرسانیان هەڵگرت و بە پێویستیان زانی کە بەڕاستیش پێویستێکی هەنووکەیش بوو لەگەڵ یەک ڕابگۆڕنەوە و پێکەوە بۆ ڕێگریکردن لەم جنایەتانەی ڕژیم کۆدەنگیەک پێک بێنن و بۆ ڕۆژی چوارشەممە 3 ڕێبەندانی 1430 هەتاوی بانگەوازێکی هاوبەش بۆ مانگرتنی گشتی لە کوردستان ڕابگەێنن. بنستان بانگەوازەی کە حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەریان کردووە دووبارە بۆتان دەخوێنینەوە. لەم ڕاگەیاندنەدا ڕوو بە کۆمەڵانی خەڵکی ئازادی خوازی کوردستان نووسراوە لە بارودۆخێکدا کە گرانی و بێکاری و نەداری و دەیان کێشە و گرفتی ئابووری، خزمەت گوزاری و نەبوونی هەر چەشنە ئازادیەکی سیاسی بەربینگیان بە کۆمەڵگەی کوردستان و ئێران گرتووە. ڕژیمی ئێران لە بری وەڵامدانەوە بە ویست و داخوازیەکانی جەماوەر شمشێری لە دژی زیندانیانی سیاسی دەڕوبەستووە و حکمی لە سێدارەدانی بۆ دەیان تێکۆشەری سیاسی لە کوردستان و سەراسەری ئێران دەرکردووە. لەم پەیوەندیەدا بە تایبەت بەهۆی مەترسی لە سێدارەدانی پەخشان عەزیزی و وریشە مرادی پێویستە هەنگاوی خێرا و بە پەلا هەڵبژیردرێت لە پێناو ڕزگارکردنیان لە پەتی سێدارە. یەکێک لەم هەنگاوانەش بریتە لە بەڕێوەچوونی مانگرتنێکی گشتی لە کوردستان. مانگرتنی گشتی و جەماوەری لە کوردستان بەردەوام وەک ڕێکارێکی بەرەنگاری مەدەنی لە کاتە هەستیارەکاندا بۆتە نەریتێکی جێکەوتوو لە کۆمەڵگەی پێشکەوتووی کوردستاندا. ئەمڕۆکە لە بەردەم یەکێک لەو کاتە مێژویانەداین پێویستە ئیرادەی جەماوەری لە بزوتنەوەیەکی شایستەدا خۆی نیشان بداتەوە بۆ ئەوەی پێش بە تراژیدایەکی دیکە بگرێت و گیانی کۆمەڵێک مرۆڤ کە هیچ کردارێکیان جگە لە خۆشەویستی خەڵک و خەبات لە پێناوی ئازادی و یەکسانیدا نەبووە لە پەتی سێدارە ڕزگار بکات. بێگومان ئەو یەکگرتوویە جەماوەر کە لە شێوازێکی مەدەنی و ئاشتیانەدا خۆی دەنوێنێ دەتوانێت جارێکی دیکە هەروەک چۆن لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا کوردستان خاوەنی پامی خەبات و خۆراگری بۆ هەموو کۆمەڵانی خەڵک لە سەر تاسەری ئێران بوو دووپات بێتەوە. ئەم حرەکەتە لە هەمان کاتدا بە دەنگەوە هاتنێکە بۆ ئەو زیندانە سیاسیە تێکۆشەرانەی هەموو ڕۆژانی سێشەمبەیەک لە زیاتر لە 30 زیندانی ئێران بە مانگرتنی وەیرانەی خۆیان دروشمی نابۆ لە سێدارەدان بەرز دەکەنەوە. ئێمە ئەو حیزب و لایەنە سیاسیانەی کە ناومان لەم ڕاگەیاندرا هاوبەشەدا هاتووە داوا لە هەموو جەماوەری تێکۆشەری کوردستان دەکەین کە ڕۆژی چوارشەممە 3 مانگی ڕێبەندان لە هەموو کوردستان لە مانگرتنێکی گشتی لە دژی حکمی لە سێدارەدانی ڕۆڵەکانمان بەشدار بن و هەروەها سەرجەم ناوەندەکانی کار، بازار و خوێندن دابخرێن. بەم جۆرە هێزی یەکگرتووی جەماوەر لە پێناو دابینبوونی ئامانجی سیاسی و ئینسانی خێرادا نیشان بدرێتەوە. ئەم هەنگاوە پێشگیرانەیە دەرفەتێکە بۆ ڕزگارکردنی گیانی مرۆڤەکان و لە هەمان کاتدا ڕێگریکردنە لە تازیەباربوونی زیاتری بنەماڵەکان. باجارێکی دیکە نیشانی بدەینەوە کە کوردستان لە بەرامبەر وەها حکمگەلێکی نامرۆڤانەدا بێدەنگ نابێ و هەڵوێستی دەبێت. بژی یەکگرتووی و یەکدەنگی جەماوەری لە کوردستان. 30 بەفرانباری 1401 تاوی واتە یەکی ژانیمەی 2025 زاینی ئەگەر هەڵە نەکەم ئەم بانگەوازە هاوبەشە لەلایەن ئەم حیزب و لایەنە سیاسیانی کە ئەتمەمە بۆتان دەرکراوە. پارتی ئازادی کوردستان، پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک، کۆمەڵی شۆڕژیێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، حیزبی دموکراتی کوردستانی ئێران،
کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان و کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران. ئەمە ئەم بانگەوازە هاوبەشە بوو کە لەلایەن ئەو حیزب و لایەنە سیاسیانی کە ئێستا ئاماژەم پێدان دەرکراوە بۆ مانگرتنی گشتی ڕۆژی چوارشەممە سێڕێبەندان لە کوردستان. ئێمە ئەم شەو کەساتیانی کە ئەم کۆدەنگیان کە پێک هێناوە لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکان ڕابۆڕینەوەیان بووە داوەتمان کردووە و هەم لە نێونەرایەتی ئەم حیزب و لایەنە سیاسیانی کە لەم بانگەوازە هاوبەشەدا بەشدارن قسە و باسی زیاتر دەکەین لەسەر پێویستی ئەم بانگەوازە هاوبەشە و کاریگەریەکانی. ئێستا لەم بەشەدا بەڕێز کاک عەزیز ماملێ مافناس و لێکۆڵەری سیاسیمان لەگەڵدایە. کاک عەزیز ئەم کاتت باش، زۆر سپاس دەکەم بۆی کە لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی توزێنی کۆمەڵەدا بەشداریتان کرد. سلااو لە ئێوە، سلااو لە هاوکارانی بەڕێستان، سلااو لە بینەرانی خۆشەویستی کۆمەڵە تێوێ. زۆر سپاس دەکەم. لێرە شەوێمە بە بینەرانی عزیز بڵین هەر بەو ژمارە تەلەفۆنەی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتاندا دەبینن لە ڕێگەی واتساپەوە دەتوانن بە پەیام ڕاو بۆ چوونەکانتان بنووسن وەگەر پرسیارێکیش بێمە لەگەڵ ئەم میوانانی کە ئەم شەو بەشدار دەبن لەم بەرنامەیەدا ئەیخینە بەرباس. کاک عەزیز سەرەتا بە لێرەوە دەست پێ بکەین. من باسی کەسایەتیم کرد بەڕێستان وەکو لەو کەسانە بوو کە لە پێکهێنانی ئەم کۆدەنگیە ڕۆڵێکی بەرچاوتان بووە. وەکو پرسیار ڕاگەاندنی ئەم مانگرتنیانی ئەم بانگەوازە لەم بارودۆخە چ گرنگیەکی کۆمەڵایەتی و مێژووی هەیە و تا چەند گرنگە کاری بۆ بکرێت چیتر ئەم ڕژیمە نەتوانێت دەست بۆ وەها جەنایەتێک لە کوردستان و لە ئێرانیش بات. دۆخەکە ئەوەندە تایبەتیە، ئەوەندە هەستیارە کە هەموو چین و تۆژەکانی کوردی بۆ لای خۆی ڕاکێشاوە و ماوەیەکی زۆر بوو کە هێزە سیاسەکانی کورد خەریکبوون لێک نزیک بوونەوە کۆمەڵێک کۆڕ و کۆمەڵی مەدەنی ڕووناکبیریش هەوڵیان دەدا بەوە کە ئەو هێزە سیاسیانە هەرچی زووتر لە دەوری خاڵە هاوبەشەکانیان کۆ ببنەوە و دەستکەن بە یەکگرتووی و یەکریزی بە خەباتێکی مەدەنی سیاسی بۆ بەرەو پێشبردننی خەباتی نەتەوەیی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێران. بەڵام چۆن بوو ئەو دۆخە لەو هەلوو مەرزە تایبەتێدا گەیشتە ئامانج و ئاکامێک. ڕاستەکەی زۆڵمێکی زۆر گەورە کراوە لە دوو ژن لە دوو بڵین چالاکوانی مەدەنی ژینگە و کۆمەڵایەتی و ئەو زوڵمە ئەوەندە گەورەیە کە نەک هەر کورد بەڵکو و غەیرە کوردیشی لە ئێران لە ناوچە و لە جیهاندا بۆ لای نزیک کردوتەوە ڕاکێشاوە و ئەوە بوو کە لە کۆبوونەوەیەکدا کە لە شاری بڕۆکسێل بەڕێوە چوو ڕۆژی بڵێن 18 مانگ بڕیارێک درا. بڕیارەکە ئەوە بوو یەکەم بڕیاری کە درا ئەوە بوو کە داوای مانگرتنێکی گشتی بکرێت لە کۆڕ و کۆمەڵانی کەسب و پێشە و کارمەند و کرێکار و زەحمەتکێش و هەموو لایەنەکانی کۆمەڵایەتی شار و گوندەکانی کوردستان کە بەیەکەوە لە ماگرتنێکیدا گشتیدا بەشداری بکەن و بە گشت کۆماری ئیسلامیدا بێن و ناڕزایەتی و بێزاری خۆیان دەرببڕن بەرامبەر بەو حکومە ناڕەوایەی کە لە بێدادگاکانی کۆماری ئیسلامی دەرچووە. ئێمە بخۆمان دەزانین کە دادگاکانی یان بەڕاستی بڵێن بێدادگاکانی کۆماری ئیسلامی بۆ نمونە ئەم ئەگەر جوانترین تایبەتی ئەگە ئاراستە بکەین ئەوەیە کە میزان و ڕادەی تەبرەئەبوونی تاوانبارێک کەمتر لە 1% لە حاڵێکدا لە وڵاتێکی دموکراتیکدا لە نێوان 7 هەتا 10% تەنانەت لەو ڕووسیەدا 2% کەمێک زیاترە. کەوا بوو بێمەوە سەر جوابی پرسیارەکەتان ڕنگدانەوەی ئەو بڕیارەی کە لەلایەن حیزبە سیاسیەکانەوە درا زۆر گرنگ بوو. تەواوی ئەوڕۆ تەواوی سرنجی مێدیاکان کۆڕ و کۆمەڵە سیاسی مەدەنی مێدیاکانی ئێران و کوردستانی بۆ لای خۆی ڕاکێشاوە لە ناوخۆی وڵات لە دەرەوەی وڵات و هێز و تەوژم و
ورەیەکی تایبەتی بەخشیوە و میکانیزم و میکانیکێکی ئاراستەی کۆمەلگای کوردستان کردووە کە بەرەنگاری حکوومەتی کوماری ئیسلامی ببنەوە و هەموو کەس هاودەنگ و هاوسۆزی وریشە و پەخشانە. ئەوە کاردانەوەیەکی یەکجار زۆرە کە لە ئاکامی یەکریزی و یەکگرتووی هێزە سیاسەکاندا هاتە ئاراوە و زۆر جێی بەختەوەریە کە ئێمە لە سەرەتای ئەو یەکریزی و یەکگرتوویە کردەوەیەکی زۆر باش، بڕیارێکی زۆر باش وەکو داواکاریمان گرتنی گشتی بۆ پشتگیری لە بێگوناهی لەو دوو ئینسانە بەڕێزە، لەو دوو ژنە بەڕێزە ڕابگەیەندرێ و ئەوە بەشبەحاڵی من بە بەشبەحاڵی خۆم زۆر خۆم بە بەختەوەر دەزانم کە لە شتێکی وادا بەشداریم کردو و دەورێکی کەمیشم ئەگەر بوو بێ جێی خۆشحاڵیە. کاک عەزیز، بڵێن شاعران، بڵێن هونەرمەندان، نووسەران و ڕۆژنامەوانان و ئەم کەسایەتیانەی وەکو بەڕێستان ئەتوانن چەندە دەور بگێڕن بۆ ئەوەی کە مانگرتنێکی گشتگیرتر بەڕێوە بچێت؟ هونەر و نووسین و وەرجێڕان و تەواوی ئەو کەسانەی کە لە ئەدەبیاتدان لە هونەردان کاتێک بەڕاستی بایەخی زۆری هەیە، نرخی زۆری هەیە بۆ کۆمەلگا کە پشتگیری بکە لە کۆمەلگا دژ بە زوڵم و زۆرێک کە دەبێت لە کۆمەلگا هەڵوێست بگرێ. جا بۆیە بە تایبەتی لە بزوتنەوەیەکی ڕزگاری خوازیدا لە کۆمەلگایەکی زۆر لێکراودا وەکو کۆمەلگای کوردستان هونەرمەند دەبێت کۆمەڵێک ئەرک و بڵێن بەرپرسیارەتی لەسەر شان و لەسەر ملی خۆی هەست پێ بکە و بەختەوارانە تا ڕادەیەکی زۆر ئەمەوە دەبینین لە کۆمەلگاماندا. یعنی بەواتەیەکی دیکە نووسەر و هونەرمەندی ئێمە کاتێک دەتوانێت لەنێو کۆمەلگادا جێگا بگرێ کە بەڕاستی هونەرێکی متعهیدی هەبێ، هونەرێکی بەرخۆدانی هەبێ، هونەرێکی پشتگیری لە چین و لە توێژی زەحمەتکێش و زۆر لەکراو هەبێ. بۆیە دەوری هونەرمەند و ڕووناکبیر و نووسەر لە کۆمەلگای کوردستانی ئەوڕۆ زۆر زۆر گرنگە و ئەوان دەبێ پێ بە پێی حیزبە سیاسەکان نەک بە شێوەیەکی سیاسی بەڵام بە شێوەیەکی مەدەنی پشتگیری بکەن لەو هەنگاوانەی کە بۆ مەحکومکردنی ئەو دوو ژنە لەو کات و ساتەدا پێک هاتووە و بە هونەری خۆیان، بە قەڵەمی خۆیان، بە دەنجی خۆیان، بە بڵێن نەقاشی و معماری و هەر شتێکی خۆیان دەبێ بە گشت کۆماری ئیسلامیدا بێن و بێگوناهی ئەو دوو کسانە بێن زەحف بکەنەوە و پشتگیریان لێ بکەن، هاودەنجی بکەن لەگەڵ کۆمەلگا. ڕۆژی چوارشەممە کە دیاری کراوە بۆ مانگرتنی گشتنی من هیوادارم کە هونەرمەندەکانی ئێمەش دەنگ بن لەگەڵ ئەحزابی سیاسی بە شێوەی مەدەنی بێن، ئەوانیش لەگەڵ ئەو یەکریزیەدا بەشداری بکەن. کاک عەزیز، دیارە باسی کەسایەتیەکان هات، بن یەک پرسیاری دیکەم هەیە. ئەو لایەن و کەسایەتیانەی کە یەک دەنگ و یەک هەڵوێست بە دەنگ ئەم بانگەوازەوە هاتوون، بەڕای ئێوە چ پامێکی تدایە؟ پەیامەکە ڕاستەکەی ئەوەیە کە تەنیا پێویست ناکە حیزبی سیاسی بۆ بەرەو پێشبردننی کۆمەلگایەک، جا کۆمەلگای کورد بێ، کۆمەلگای غیری کورد بێ، لە ئێران بێ، لە دەرەوە بێ، هەوڵ بدا بۆ دینامیزمێکی سیاسی کۆمەڵایەتی و بۆ گۆڕانکاری بنەڕەتی و بۆ دەستەبەرکردنی مافەکان لە کۆمەلگادا. ڕووناکبیر و کەسایەتیش لە پاڵ حیزبە سیاسیەکان کار و ئەرک و بەرپرسیارەتیشی گرنگیان لەسەر شانەیە و ئەوڕۆ لە هەموو بەشەکانی کوردستان نەک لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڕاستی دەبێ ئەو ئەرکە بەدەستەوە بگرن و پێ بە پێی حیزبە سیاسیەکان ئەوانیش بە شێوەی مەدەنی دەست بکەن بە جوموجۆڵێکی یەکگرتوو بە لەسەر ڕێبازێکی مەدەنی سیاسی و بۆ بەدەستەوەگرتنی چارەنووسی خەڵک و بۆ بەجێگەیاندنی مافەکانی نەتەوەیی و مافەکانی عەداڵەتخوازانە و بۆ دابینکردنی یەکسانی لە کۆمەلگادا لە ناوخۆی کوردستان
لە دەرەوەی کوردستان لە پەیوەندی لەگەڵ هەیەتی حاکمە لە پەیوەندی لەگەڵ کاربەدەستان و دەوڵەتان دەوڵەت پیاوانی ئێران و داهاتوو بە تایبەتی لە جم و جۆڵدا بن و حتمما ئەوانە کاردانەوەی باشیان دەبێ کۆماری کوردستان کۆماری ئیسلامی ئێران هەمیشە ویستویەتی بۆ تەختاکردن و بۆ خەتابارکردنی بزوتنەوەی کورد هێزە سیاسەکانی کە نوێنەری ڕاستەقینەی نەتەوەی کوردن بەشی سیاسی کوردستانیان بەدەستەوە گرتۆ ئەوانە خەتابار بکە ئەوانە بەدنێو بکە لە حاڵێکدا ئەوە 45 ساڵە بە هیچێک لە ئاکامەکانی خۆی نەگەیشتۆ ڕێکخراوە سیاسەکان کە ئەوڕۆ نیشانیاندا بە یەکگرتووی و بە یەکریزی لەگەڵ یەکتر بەرامبەر بە نابەرێوەرەکان بەرامبەر بە زوڵم و زۆرەکان بەنابەر بە حکومە ئێعدامە ڕەواکان هەموو پێکەوە دەست لە دەست یەکدا بە دژ بە کۆماری ئیسلامی وەستاون ئەوە جێگای زۆر زۆر بەختەوەرەیە و ڕووناکبیران و نووسەران و هونەرمەندان و کەسایەتێ سیاسەکانیش لەگەڵ وان پێ بە پێ دەستنە پێش. کاک ئەزیز ئێوە بەهۆی ئەوەی کە خۆتان مافناسن و لەم بوارەدا شارەزان یەک پرسیاری زۆر گرنگەیە بڵین بۆ پشتیوانیکردن لە ئەو کەسانی کە دەگیرن تایبەتەن و کەسانی کە پوڵ و پارەی بڵین وەکیلەکانیان نییە ئێوە پێتان وایە ئەرکی وەکیلەکان لەم بوارەدا چییە و دەبێت چی بکرێت؟ ئێمە باسێکمان لە پارێزەرەکان نەکرد بەڵام بەڕاستی پارێزەرەکانیش دە و چوارچێوەدا دۆ بازنەیەدا کە ئێمە نێومان بردن وەک ڕووناکبیر وەک هونەرمەند وەک ئەدیب وەک نووسەر ئەوانیش جێ دەگرن ئێمە پارێزەری زۆر بڵین بە هەستمان بووە لەو ماوەی زۆردا کە چوونە زیندان چوونە گرتوخانە تەنانەت بۆ تەنیا بۆ بەرگری لە پاراستنی مافی مرۆڤ پاراستنی مافەکانی کەسێک کە لە گرتوخانەکاندا بە ناڕەوا بە ناحەق لەلایەن وەزارەتی اطلاعاتی ئێرانەوە پەروەندەیان بۆ سازکراوە توێژی پارێزەران لە کوردستان و لە ئێران توێژێکە کە ئەوانش بخۆیان زوڵمی زۆران لێکراوە چونکو دەنێو ئەوانیشدا ئینسانی بەهاست ئینسانی بە تەعهد یەکجار زۆرە کە پاراستنی مافەکانی ئەو ئینسانانە کە کەوتونەتە بەرتەبوژمی وەزارەتی اطلاعات گرتویانەتە سەردەست و سەرشانی خۆیان سەرملی خۆیان و بێگومان من دڵنیام کە پارێزەرانێکی زۆر هەن کە بەبێ لە بەرچاوگرتنی مەسلەی پوڵ و حەقوڵ وەکالە و ئەولاولا ئامادەن کە لە ماف تەنیا لە مافی مرۆڤ پشتگیری بکەن پشتیوانی بکەن و لە کوردستانیشدا من نامەوێنێ و بەرن بەڵام وەکیلی بەحاست و پارێزەری زۆر بە کەڵک بووە لەو ماوەیەدا و لەو بوارەشدا زۆر تووشی بڵین تەنگ و چەڵەمە بوونەوە لەلایەن وەزارەتی اطلاعاتەوە لەلایەن دام و دەستگاکانی بڵین بێدادگای کۆماری ئیسلامیەوە. کاک ئەزیز بۆ ئەوەی کە بڵین خەڵک دەبێت یەکدەنگ و یەکڕیز بێت ئێوە بەڕێستان پێشنیارتان چییە کە ئەم یەکدەنگی و یەکڕیزە بێت لە ناو خەڵکی کوردستاندا؟ خەڵکی کوردستان دەبێت چاو لێ بکەن کە حیزبە سیاسیەکان لەو هەلومەرجە تایبەتی هەموو شتێکان لە بن پێی خۆیان هەموو شتێکیان فرامۆش کرد و هاتن بە یەکدەنگی و بە یەکڕەنگی کە بەهانای پاراستنی مافی دوو ئینسانی زۆر لێکراو وەکو پەخشانی عەزیزی وریشە مرادیەوە بێن و ئەوە زۆر زۆر جێگای ڕێز و پێزانینە من بەش بە حاڵی خۆم پێزانینی زۆر ئاراستەی ئەو حیزبە سیاسیانە دەکەم و پێم وایە کە ئەوان لەو هەلە مێژوویەدا زۆر جوان جوڵاونەوە زۆر ینی بەڕاستی زۆریش جیاوازتر بوو کاک ئەزیز ئەم کسریە جیاوازتر بوو پێش لە ڕووداوەکە و پێویستیەکی هەنووکەیش بوو منیش هەر لێرەوە هەم دڵخۆشم وە بەڕاستی ماندوونبوونی لە زەحمەتەکانی هەم بەڕێستان و ئەوانیش دەکەم وە زۆر زۆر پێویست و جیاوازیشە کە پێش لە ڕووداوەکە ئەم ئەرکە بەرپرسیارانیان هەڵگرت ینی ئەم هەنگاویان هەڵگرتووە. بەڵێ سەدانسەر بەڵێ جا بۆیە ئەوڕۆ کوردستان لە شۆڕشێکدایە کوردستان بەگشتی کوردستانی ڕۆژاوە
وە کوردستانی ڕۆژهەڵات بە تایبەتی ئێمە کۆمەڵێک دەرفەت لە بەرچاومانە وە کۆمەڵێکش مەترسی و هەڕاشەمان لە پێشدایە خەڵکی ئێمە زۆر خەڵکێکی وشارن خەڵکی ئێمە لە هەموو بوارێکەوە لە هەموو ڕێبازێکدا بۆ بەدەستەوە گرتنی چارەنووسی خۆیان بۆ وەدیهێنانی مافە بنەڕاتیەکانی خۆیان بۆ حقوق و ئازادی بۆ دابینکردنی یەکسانی و دادپەروەری لە گۆڕەپانی مەیداندان لە ڕێبازدان لە شۆڕشتان و دەبێ ئەوە درێژە بدەن ئەوە سەرەتایەکە ئێمە ئەوڕۆ لاپەڕەیەکی زەڕین کراوەتەوە ئێمە ئەوڕۆ لە سەرەتای مێژوویەکی نوێداین خەڵکی ئێمە دەبێ ئامادەی ئەوەیان هەبێ ئالنگارێکی زۆر لە بەردەمی کوردستاندایە بۆ ئەوەکە ئەو ئالنگارە بە شێوەیەکی ئەرێنی گۆڕانکاری بەسەردابێ هەموو کەس هەموو چین و توێژێک هەموو تاکێک هەموو کۆمەلگایەک هەموو کۆمەڵێک هەموو حیزبێکی سیاسی دەبێ ئەوڕۆ دەست بە دەستی یەک بدەن تەواوی خاڵەکانی کە بۆتە هۆی لێکترازان هەتا ئەوڕۆ دەبێ لە بن پێیان بێت دەبێ فرامۆشیکان وە خاڵە هاوبەشەکان کۆ بکەنەوە و بیکەن بە ئامرازێک بیکەن بە نەخشە ڕێگایەک بۆ داهاتوو تەنیا لەو بوارەدایە لەو ڕێبازەدایە کە ئێمە دەتوانین بگەین بە عەداڵەت لە هەموو بارێکەوە هەموو لایەنەکانی جۆراجۆری عەداڵەت و لەپێش هەموواندا بە هاناچوونی ئەو کەسانە کە ئەوڕۆ حکمی ئیعدامیان بۆ سادر بوو کەوا بوو هەم بۆ ئەوە هەم ئێستا هەم بۆ داهاتوو ئێمە ئەرچی کوردخایەنمان هەیە ئەرچی نێوان خایەنمان هەیە و ئەرچی درێژخایەنمان هەیە و هەمووی ئەوانە بۆ ئەوەکە بۆ بەشداری لە بزوتنەوەیەکی یەکگرتو بزوتنەوەیەکی عادڵانە کە لە بەرچاوماندایە دەبێ هەموو کەس هەست بەو بەرپرسیارەتی بکە کە بەشداری تێدا بکە و بەتایبەتی لە دەرەوەی وڵات من ڕووم لە ئەو کەسانەیە کە لە تاراوگە دەژین دەبێ خۆ ئامادە بکەن بۆ ڕێکخستنی یەکچیتی و یەکریزی وەک ئەوە کە حیزبەکان نیشانیاندا بۆ بەڕێوەبردننی خۆپیشاندان سمینار کۆنفرانس و لە قاودانی لەژێرپێنان و پێشێرکردنی مافی مرۆڤ لە ئێران و هەروەها بەتایبەت خۆ ئامادەکردن بۆ داهاتوویەکی نزیک کە کۆماری ئیسلامی بەرەو نەمان و فەوتان دەڕوا بۆ ئەوە کە بتوانن لە هەلومەرجێکی چاوەڕوان نەکراودا تووشی تەنگ و سەڵام نەبن تووشی بەرهەڵستکاری ئەملاو ئەولان نەبن و بە یەکگرتوویی بۆ داهاتوویەکی نزیک بۆ داهاتوویەکی دموکراتیک بۆ داهاتوویەکی دادپەروانانە خۆیان ئامادە بکەن. کاک عەزیز باسی دەرەوەی وڵاتت کرد ئایا بۆ ڕۆژی چوارشەممە سەی ڕێبەندان لە دەرەوەی وڵات ئەم پشتیوانیە بەڕێوە دەچێت هیچ کارێک کراوە؟ ئەوەی ڕاست بێ کۆمەلگای مەدەنی لە دەرەوەی وڵات وەکو کۆمەلگای باکووری کوردستان نییە. کۆمەلگای باکووری کوردستان لە دەرەوەی وڵات لە تاراوگا بەشێکی زۆران لە کار و کەسب و پیشەدان و ئەوان دەتوانن بەو شێوەیە ناڕزایەتی خۆیان دەرببڕن بەڵام دیسان ئەوانیش ئەو کارە بکەن بەرامبەر بە چێ بیکەن بەرامبەر بە دەوڵەتەکانی کلی دەژین هیچ کاردانەوەیەکی نییە کەوا بوو ئەوە بەتایبەتی لە ناوخۆی وڵات لە ناوخۆی کوردستان ئەوە نرخ و بایەخی هەیە بۆیە لێرەدا نەکەس خۆی ئامادەکردن نەداواکاریی ئەو تۆشاتەتە گۆڕێ و نە بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان تا بەشی تاراوگە لێرە لە وڵاتانی ئوروپایی وڵاتانی دەرەوە ئەوەن زیاتر لە بەشی ڕووناکبیریدا ماونەتەوە. زۆر باشە کاک عەزیز وەکو دوا قسەتان ڕوو بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ ئەم ڕۆژی چوارشەممە سێ ڕێبەندان قسەی ئاخریتان چییە؟ من بەڕاستی داوا لە هەموو چین و توێژەکانی کورد دەکەم کە زۆر بە شێوەیەکی مەدەنی بەبێەوە کە هیچ بیانوویەک بدەن بە دەستی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ماڵەکانی خۆیان بمێننەوە نەس نەدەرێت کارمەند بێ کەسەبە بێ کرێکار بێ هەموو لە بڵێن کەسب و کارەکان دەمێنەوە وەرنەس لە سەرکارەکان و بەو شێوەیە بەرامبەر بە بەو حکومە ناڕەوا و ناعادڵانەی
کۆماری ئیسلامی هەڵوێست بگرن. بەشداری بەرنامەی ڕاستە و خۆیان شەو بوون. سپاس بۆ ئێوەش کاکەجە. زۆر سپاس. بەڵێ ئازیزان، ئێمە ئەم بەرنامە ڕاستە و خۆی ئەو شەومان تایبەتە بە ئەم بانگەوازە هاوبەشی کە لەلایەن حیزب لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەرکراوە تەرخان کردووە و ئێمە هەوڵمان داوە لە نێونەرایەتی حیزبەکان واتە حیزبی دیموکرات پێژاک و کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان و هەروەها لا نێونەرایەتی خۆشمانەوە هەڵمادەوە ئەم شەو بێن لەم بارەوە سەبارەت بەم بانگەوازە و گرنگیەکانی چی دەبێت. بەڵام پێشەوەی کە بچینە لای میوانێکی تر، ئێستا لەم بەشەدا دووبارە ئەم بانگەوازی هاوبەشی حیزب لایەنە سیاسیەکان ئامادەیە بڵاو دەکرێتەوە. ئەم بینن دواتر دێنەوە خزمەتە. ڕاگەیاندنی هاوبەشی حیزب لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ مانگرتنی گشتی لە ڕۆژی چوارشەممە 3 ڕێبەندانی 1403 هەتاویدا. کۆمەڵانی خەڵکی ئازادی خوازی کوردستان لە بارودۆخێکدا کە گرانی و بێکاری و نەداری و دەیان کێشە و گرفتی ئابووری، خزمەت گوزاری و نەبوونی هەر چەشنە ئازادیەکی سیاسی بەربینگیان بە کۆمەلگای کوردستان و ئێران گرتووە، ڕژیمی ئێران لە بری وەڵامدانەوە بەویست و داخوازیەکانی جەماوەر شمشێری لە دژی زیندانیانی سیاسی لە ڕوو بەستووە و حکمی لە سێدارەدانی بۆ دەیان تێکۆشەری سیاسی لە کوردستان و سەراسەری ئێران دەرکردووە. لەم پەیوەندیەدا و بەتایبەت بەهۆی مەترسی لە سێدارەدرانی پەخشان عەزیزی و ریشە مرادی پێویستە هەنگاوی خێرا و بەپەلە هەڵگیردرێت لە پێنا و ڕزگارکردنیان لە پەتی سێدارە. یەکێک لەم هەنگاوانەش بریتیە لە بەڕێوەچوونی مانگرتنێکی گشتی لە کوردستان. مانگرتنی گشتی و جەماوەری لە کوردستان بەردەوام وەک ڕێکارێکی بەرەنگاری مەدەنی لە کاتە هەستیارەکاندا بۆتە نەریتێکی جێکەوتوو لە کۆمەڵگەی پێشکەوتووی کوردستاندا. ئەمڕۆ کە لە بەردەم یەکێک لەو کاتە مێژوویانەداین، پێویستە ئیرادەی جەماوەری لە بزوتنەوەیەکی شایستەدا خۆی نیشان بداتەوە بۆ ئەوەی پێش بە تراژدیایەکی دیکە بگرێت و گیانی کۆمەڵێک مرۆڤ کە هیچ کردارێکیان جگە لە خۆشەویستی خەڵک و خەبات لە پێنا و ئازادی و یەکسانیدا نەبووە لە پەتی سێدارە ڕزگار بکات. بێگومان ئەو یەکگرتوویەی جەماوەر کە لە شێوازێکی مەدەنی و ئاشتیانەدا خۆی دەنوێنێت دەتوانێت جارێکی دیکە هەروەک چۆن لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا کوردستان خاوەنی پەیامی خەبات و خۆڕاگری بۆ هەموو کۆمەڵانی خەڵک لە سەرتاسەری ئێران بوو دووپات ببێتەوە. ئەم حرەکەتە لە هەمان کاتدا بەدەنگەوە هاتنێکە بۆ ئەو زیندانیە سیاسیە تێکۆشەرانەی هەموو ڕۆژانی سێشەمەیەک لە زیاتر لە 30 زیندانی ئێران بە مانگرتنی بوێرانەی خۆیان درشتمی نابۆ لە سێدارەدان بەرز دەکەنەوە. ئێمە و ئەوە حیزب لایەنە سیاسیانەی کە ناومان لەم ڕاگەیەندراوە هاوبەشەدا هاتووە، داوا لە هەموو جەماوەری تێکۆشەری کوردستان دەکەین کە ڕۆژی چوارشەممە 3 مانگی ڕێبەندان لە هەموو کوردستان لە مانگرتنێکی گشتی لە دژی حکمی لە سێدارەدانی ڕۆڵەکانمان بەشدار بن و هەروەها سەرجەم ناوەندەکانی کار، بازاڕ و خوێندن دابەخێن. بەم جۆرە هێزی یەکگرتووی جەماوەر لە پێنا و دابینبوونی ئامانجی سیاسی و ئینسانی خێرادا نیشان بدرێتەوە. ئەم هەنگاوە پێشگیرانەیە دەرفەتێکە بۆ ڕزگارکردنی گیانی مرۆڤەکان و لە هەمان کاتدا ڕێگریکردنێکە لە تازیەباربوونی زیاتری بنەماڵەکان. باجارێکی دیکە نیشانی بدەینەوە کە کوردستان لە بەرامبەر هەر حکم گەلێکی نامرۆڤانەدا بێدەنگ نابێ و هەڵوێستی دەبێت. بژی یەکگرتووی و یەکدەنگی جەماوەری لە کوردستان ڕێکەوتی 30 بەفرامباری 1403 هەتاوی بەرامبەر بە ژانڤیەی 2025 زاینی. پارتی ئازادی کوردستان، پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک، کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، حیزبی دێموکراتی کوردستانی ئێران،
کۆمەڵەی زەحمەت کێشانی کوردستان کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران. بڵێ زۆر سپاس بۆ هاوڕێی هاوکارم تالب بۆ پێشکەشکردنی ئەم بانگەوازە هاوبەشەی کە لەلایەن حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ مانگرتنی گشتی ڕۆژی چوارشەمە 3 ڕێبەندان دەرکراوە. ئەم بەرنامە تایبەتەوەی ئەو شۆمان کە ڕاستە و خۆیە سەبارەت بەم بانگەوازە هاوبەشەیە پێشتریش باسم کرد. ئێمە لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین لەگەڵ نێونەرانی ئەم حیزبانی کە بەشدارن لەم بانگەوازە هاوبەشەدا توانین بیانینە سەر خەت و لەسەر ئەم بانگەوازە قسە و باس بکرێت و گرنگی و چ کاریگەریەکی دەبێت. ئێستا لەم بەشەدا هاوڕانی هاوکارم ئەگەر زەحمەت بکێشن میوانی بعدی بەرنامەکەمان بێنە سەر خەت سپاسان دەکەین. زۆر باشە تا میوانەکەمان ئامادە دەبێت هەروە خۆتان ئاگادارن لە ماوەی ڕابردوودا کۆماری جنایەتکاری ئیسلامی حکمێکی زۆر ناڕەوا و نامرۆڤانی دژ بە پەخشان عەزیزی و وریشە مرادی دەرکرد و ئەمەش کاردانەوەیکی زۆر بەرینی کۆمەڵایەتی لێکەوتەوە چ لە ئێران و چ لە کوردستان و چ لە دەرەوەی وڵاتیش و بۆ پێشگرتن و ڕێگریکردن لەم حکومە نامرۆڤانەیە هەموو دایکانی دادخواست هەموو کەسایەتیە بەناوبانگەکان چ لە ئێران و چ لە دەرەوەی وڵاتیش دەنگیان هەڵبڕی و دژ بەم حکومە نامرۆڤانەیە دژایەتی خۆیان دەربڕی و ئەم حکومان ئیدانە کرد و پشتیوانی خۆیان لە پەخشان عەزیزی و وریشە مرادی دەربڕی. پێما بە لەم بەشەدا میوانی ئازیزمان ئامادەیە گەر هاوڕانی هاوکارم بیان لەسەر خەت. بەڵێ ئەگەر هەڵەنەکەم بڵێ کاک ڕەحمان سەلیمی لە نێونەرایەتی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە لەگەڵمانە. کاک ڕەحمانم کاتت باش. هەموو تێک کاتێکتان باش مادوونە بن. سەرەتا زۆر بەخێر بێت سپاست دەکەین بۆی کە بەشدار بوون لە بەرنامە ڕاستە و خۆی شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵەدا. کاک ڕەحمان هەنگێک کێشەی تکنیکی هەبوو هیوادارم چارەسەر بوو بێ من ناتکایە نەخێرتکایە. کاک ڕەحمان من بە پرسیارەکەم سەرەتا لێرەوە دەست پێ بکەم بۆچی کۆماری ئیسلامی سەرڕای ئەو هەبە شکستە بەردەوامانی کە خۆتان ئاگادارن چ لە دەرەوە و چ لە ناوخۆکە هەیەتی دیسانەوەش هەر پەنا دەباتەوە بەر دەرکردنی سزای ئێعدام تایبەتەن لە کوردستان؟ هەرو خۆتان ئاگادارن کۆماری ئیسلامی سروشتێکی دیکتاتۆری دژەمرۆیی لە سەرەتایەتە سەرکارێەوە نیشانی کۆمەلگا و چ کۆمەلگای ئێران لە نێو خۆوە چ ڕوو بە کۆمەلگای نێودەوڵەتیش ڕاستیدا و سروشتەی نیشانداوە ئەوە تایبەتمەندیەکی زاتیە کە ڕەنگە ناگۆڕدرێ لەبەرەوەی لە سیستمێکی دیکتاتۆریدا کە توانای بیستنی دەنگی جیاوازی نێ بێگومان دەبێ و دەنگە جیاوازانە خەفە بکرێن. ئەو بەشێکە لە ئیدئۆلۆژی ڕژیمە بەشێکە لە تێڕوانی نێو ڕژیمە بۆ دەسەڵاتداری و حکومڕانی لە ئێراندا. بۆی دەبینین لە هەم قۆناغەکاندا و بەتایبەت لەو قۆناغانەیدا کە کۆماری ئیسلامی دەگەڵ کێشە و گرفتی گەورە چ لە ناوخۆ لە چ لە دەرەوە بڕەوڕوویە بۆ سلماندنی دووبارەی هەمان ئیدئۆلۆژی خۆی دێوە ڕێژەی ئەو حکومە قورسانە و ڕێژەی ئەدامەکان دەباتە سەری. ئەوەش ئەو بۆ چوونەیە کە لەلایەن ڕێبەرانی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەیە بەوەی کە بەرحاڵ سەرکوت دەتوانێت کۆمەک بە بەقاومانەوەیان بکە. لە ڕاستیدا ئەوە سروشتی هەموو ڕژیمێکی دیکتاتۆرە کە پەنا بۆ هیزی ڕق بەرێ بۆ هیزی سەخت بەرێ بۆ ئەوەی کە دەنگی ناڕازی نەهێڵە لە کۆمەلگاداوە بۆەوەی کە بتوانێت بەردەوام بێت لە حکومڕانی خۆی. بۆیە کۆماری ئیسلامی چ لە ئێستادا و لە چ لە
سرمایه گوزاریکردن لەسەر ئەو هێزانەی کە توانای ئەوەیان هەیە چ لە دەستگای قەزایی و دادوەریداوە لە چ لە دەستگای جێبەجێکردندا و تەنانەت لە ئاستی یاسادانانیشدا زیاتر ئەوانە مەیداندارن و ئەوانە لە کۆماری ئیسلامیدا بەرحاڵ چێرن و دیارن و کار دەکەن و زاڵە گوتارەکەیان کە حامی و بەرحاڵ پشگیری ئەو سیاستن پشگیری ئەو بۆچوونە لە ناو ئێران و ناو ڕژیمی کۆماری ئیسلامیدا بۆی پێم وایەوە زۆر سروشتیە تا کۆماری ئیسلامی هەبێ بەردەوام دەبێ ئەو سیاسەتە و بێگومان لە قۆناغی زۆرا و زۆریش ڕەنگە تەنیا ڕێژەکەی بگۆڕێت کە دەبینین لە ماوەی ڕابردوودا بە تایبەت دەبین و ڕێژەی زۆر چۆتە سەرەوە خۆتان ئاماژەتان پێ کرد و باسکرا میوانەکانی کەشکە لە ئێستادا زۆر بەڕووتی کۆماری ئیسلامی شمشیری هەڵکێشاوە دژی کۆمەڵگای مەدەنی دژی مخالفینی خۆی و دژی ئەو دەنگە نەیارانی کە پێی وایە دەتوان مەترسی بن لەسەر دەسەڵاتەکەی بەڵێ کاک ڕەحمان هەر ئەمەش بووە هۆی ئەوەی کە ئەگەر لە دایکانی دادخوازەوە دەست پێ بکەین لە هەموو دایکانی دادخواز لە کوردستان و چ لە ئێرانیش و هەموو کەسایەتیەکان نووسەران شاعران هەم لە ناوخۆ و هەم لە دەرەوەی وڵات هاتنە دەنگ و پشتیوانی خۆیان لە پەخشان عەزیزی و وریشە مرادی دەربڕیوە بەتوندی ئەم حکومان محکوم کردووە بەڵام با من بێمە سەر ئەوە یەک گرتووی ئەم حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەم سەریە زۆر جیاوازە و بە بڕوای منیش هەنگاوێکی زۆر بەرپرسانە هەڵگیرا پێشەوەی کە ئەم ڕووداوەیان ئەم کارە ساتە بخڵقێت هەنگاوتان هەڵگرت پێم باشە بزانم ئێوە چۆن بوو گەیشتن بەم بڕیارە پیرۆزە بەداخەوە دەنگتان زۆر سەبر دێلای من بەڵام تێگەیشتم لە پرسیارەکەتان لە ڕاستیدا بزوتنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بێگومان بزوتنەوەیکی زیندووتر و سەری حاڵتر بۆ لە باقی ناوچەکانی ئێران وەمە لە خۆناغی جیاوازدا دیتومانە کوردستان بۆتە پێشەنگی زوتنەوەی سیاسی و ئازادی خوازانە لە سەراسەری ئێراندا ئەوە چ لە سەرەتایی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە چ لە قۆناغی جۆرا و جۆرداوە بە تایبەت لە شۆڕشی ژینادا ئێمە شایدی ئەو پێشەنگی و ئەو پێشڕەوەی کوردستان بووین یەگومان کوردستان بۆیە پێشەنگە لە بەرەوەی خاوەنی حیزبی ڕەسەنە خاوەنی حیزبی سیاسیە و فەرهەنگی تەحەزوب و ڕێکخستن لە کوردستان بەهێزتر لە ناوچەکانی دیکەی ئێران و پەیوەندی نێوان حیزبەکان حیزبە سیاسەکان و خەڵک پەیوەندێکی پتەوتر و واقعیتر و سیاست لە ئاستی حیزبایەتیدا زیاتر پێی لەسەر عەرزە لە ئاستی ڕۆژهەڵاتی کوردستاندا بۆیە ئەوەش ئەوە دەخوازێ لێمان کە پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە قۆناغی جۆرا و جۆردا بە تایبەت ئێمە ڕەنگە لە ڕابردوشدا شاهیدی کۆمەڵێک هاوکاری و هەڵوێستی هاوبەش بووین و خەڵکی جوابیان داوەتەوە ئێمە دەبینین لە ڕابردوودا لە چەندین قۆناغدا کە حیزبەکان بەیەکەوە و ئاهەنگ بەیەکەوە داوایشان لە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان کردبێ و ڕوو بە خەڵکی کوردستان پەیامیانداوێ پەیامی هاوبەشیاندابێ خەڵک بە پیلیانەوە هاتوون ئەوەش پەیامێکی زۆر گەورەی بۆ حیزبە سیاسیەکان تێدا بوو ئێوە یەکگرتوو بن ئێمەش هەین دەڕاستیدا ئەو پەیوەندی نێوان بزوتنەوەی سیاسی بەسم حیزبە سیاسیەکانە لەگەڵ کۆمەڵگا پەیوەندێکی زیندوو بۆ و پەیوەندێکی دوولایەنەیە کە هەم کۆمەڵگا فشار بۆ حیزبە سیاسیەکان دێنێ لە گوتاری هاوبەشدا لە ڕاگەندراوی هاوبەشدا لە هەڵوێستی هاوبەشدا لە یەکگرتوویدا لە دروستکردنی بەرەدا لە هەر چەشنە هاوکاریەک هەبێ بۆیە لە ڕاستیدا ئێستا بە تایبەت دوای ئەوەی کە ئێمە ئەزمموی شۆڕشی ژینامان هەیە و دوای ئەوەی کە هیوا بە گۆڕانکاری لە ئێران هیوایەکی واقعیەوە پێی لەسەر عەرزە دوای ئەوەی کە حیزبە سیاسەکان لە قۆناغێکی ئەو بزوتنەوەیدا هاو ئاهەنگیەک هەرچەند لە ئاستێکی زۆر بەرفراوانیشدا ناتوانی ببێتە ئادرسێک چ لە ئێران چ لە کۆمەڵگای نێودوڵەتی بۆ پرسی کورد ئەم پێم وایە هەموو ئەوانە بە حیزبە سیاسەکانیان کوتووە وە پەیامانە بە حیزبە سیاسەکان گەیشتون کە لە ئێستادا ناتوانن بەتەنیا بن لە ئێستادا پێویستە و ئەرکەوە زەرورەتە کە هەڵوێستی هاوبەشیان هەبێت ئەو هەڵوێستە هاوبەشش کە ئێستا جەنابتان ئاماژەتان پێ لە ڕاستیدا دەرهاویشتەی هەموو ئەو شتانەیە کە لە کۆمەلگا ڕوودەدا و بە جۆرێک ئەو دینامیزمەیە کە لە نێوان کۆمەلگا و لە نێوان حیزبە سیاسەکاندا بوونی هەیە
زۆر باشە کاگڕەحمان ئەم یەک دەنگی و یەک ریزی خودی کۆمەلگا کە خۆشتان ئاماژتان پێدا دیارە پامێکشی تایە بۆ خودی هەموو حیزب و لایەنە سیاسیەکان و ئەم بانگەوازە گرنگیەکەی و باسان ئەم هەم لە بڵین پەیوەندیەکانتان کرد گرنگی کۆمەڵایەتیەکانی و مێژووەکەی کە هەیە ئێستا ئەم بانگەوازە گرنگیەکەی ئەلەم سەردەمەدا چییە و دەبێت چی بکرێت خۆ دیارە کۆمەلگا بۆ خۆی ئەرکێکە کە بۆی دیاریکراوە ئەرکێکشێ لەلایەن حیزب و لایەنە سیاسیەکان دەبێت چی بکرێت کە لەوە زیاتر ڕێگە نەدرێت ڕژیمی جنایەتکار دەست بەرێ بۆ ئاوا جنایەتی کە لە کوردستان و ئێرانیش ئەوەی دەزانین هیچ گومان لەوەدانە کە تا کۆماری ئیسلامی هەبێ بەردەوام دەبێت لەو سیاسەتەی و ئەو بەشێکە لە ماهیەتی کۆماری ئیسلامی هەروەک ئاماژەم پێ کرد بەڵامەوە بۆ معنای نییە کە لەو چوارچێوەیدا نابێت کار بکرێ بێگومان زۆر جار کۆمەلگا لە هەموو حاکمێتێکدا لە هەموو ڕژیمێکی سیاسیدا کۆمەلگە دەتوانێت فشار بێنەوە دەتوانێت تەسیرگوزار بێت لەسەر ڕێی تەنانەت دیکتاتۆرترین ڕژیمەکانیش بۆیە بێگومان هەڵوێستی یەکگرتووی کۆمەلگا لە سەرخەتبوونی کۆمەلگا سەبارەت بە سیاسەتێکی ڕژیم و لەو مۆردە تایبەتەدا سەبارەت بە ئیعدامی چالاکانی سیاسی و بە تایبەت دوو ژنە تێکۆشەری کورد کە ئاماژەتان پێدا دەتوانێت تەسیرگوزار بێ و دەتوانێت بە جۆرێکیش ڕایگەشتنی نێودەوڵەتی سەرنجی ڕایگەشتنی نێودەوڵەتی بەرە ئەو پرسە ڕابچێشێ و بەرحاڵ هیواکە ئەوەی هەروەک لە داواکاریەکەدا هاتووە بانگوازە هاوبەشەکە هاتووە بتوانن ئەو دوو خانمە تێکۆشەرە ڕزگارکەن لە حکمی ئیعدام ئەم پێم وایە لە ئێستادا ئەو هەڵوێستە زۆر گرینگە و کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان سلماندوویەتی و سابەتی کردو کە لە سەرخەتە و دەتوانێت بە شێوەیەکی یەکگرتووانە و دەتوانێت بە شێوەیە کە هەم وەڵامی بانگەوازی بزوتنەوەی سیاسی کورداتەوە و هەم دووبارەی کاتەوە ئەو هەڵوێستە مێژوویانی کە لە چەند قۆناغێکی بە تایبەت لە ساڵانی ڕابردوودا سەبارەت بە کۆمەڵێک پرزگرتوێتی دەتوانێت دووبارەی کاتەوە هەم سەنگی بزوتنەوەی کورد دەچێتە سەر بێگومان هەم دەتوانێت پێش بە بەرحاڵ بەردەوامی ئەو سەرکوتەتوندە بێ بگرێت کە بە تایبەت لە کوردستاندا دەزانین لە ماوەی ڕابردوودا بە تایبەت ئەو سەرکوتە بۆ چالاکانی سیاسی مەدەنی زۆر تون بووە و دەتوانێت هەنگاوێکیش بێ بەرەو ئەوەی کە حیزبە سیاسەکانی کوردستان زیاتر نزیکاتەوە و لە سەر پلتفۆرمێکی هاوبەش و لەسەر بەرنامەیەکی هاوبەش کۆیان کاتەوە و ئەو چاوەڕوانەی کە خەڵک لە کۆمەلگا هەیەتیم پێم وایە بە پیلەوە هاتنی کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان بەم باگەوازە دەتوانێت فشارێکی گەورە بێنێ بۆ ئەحزابی سیاسی کورد بۆ ئێمەمانان کە هەوڵەکان زیاتر بخرێنە گەڕ و هەوڵی پێکێنانی جۆرێک هاوپەیوەندی و هاوکاری و جۆرێک گوتاری هاوبەش تەنانەت بەهێزتر بێ و باکامێک بگە کاگڕەحمان پێم باشار بۆ خۆمە پرسیارەتان لێ بکەم دیارە پرسیاری زۆر خەڵکیشە ئەم کۆدەنگیە ئەم پلانی ئەم هەنگاوی کە ئێستا زۆر بە دروستی هەڵگیراوە لە داهاتوودا پلانی هاوکاری زیاتر هەیە ئەمن بە حیزبی دموکراتی کوردستانی ئێران وەک سیاسەت وەک استراتژ وەک پرۆنسیپ هاوکاری و هەماهەنگی و تەنانەت پێکێنانی بەرەیەکی کوردستانی بەرگ دەزانێ و پێویستیەکی حتمی دەزانێ لە خۆناغی جۆرا و جۆریشدا هەوڵی زۆر جدی درراوە و کۆمەڵێکیش هاوپەیمانی بە جۆرێک دروست بوون و لە ئێستاشدا بێگومان حیزبی دموکراتی کوردستانی ئێران زۆر بە جدی بیر لەوە دەکاتەوە تەنانەت هەنگاوی بۆ دەنێ بۆی کە وها شتێک پێش بێ ئەم پێم وایە ئەو جم و جۆڵە دیپلۆماسی کە لە ماوەی ڕابردوودا لە نێوان حیزبە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا لە گۆڕێ بووە لە گۆڕەیە و ئەوەش ئەو چەند کۆبوونەوە هاوبەشەی کە کراوە تەنانەت بە تایبەت ئەو ڕاگەاندراوە هاوبەش ئەومان پێ دەڵێ کە هیوابەخشە کە دەکرێت ئەوە دەواازەیەک بێ و دەریچەیەک بێ بۆ دۆزینەوەی میکانیزمێک چوون بەرەو میکانیزمێک کە بتوان کاری هاوبەشتێدا بکەن بتوان لەسەر حەدی قەلەکان ڕێککەون پێم وایەوە دوور نیەوە نزیکە ئەوە من بە ئاماژەم پێکرد پێم وایە کۆمەلگاش لە هەڵوێستی خۆیدا فشارەکان زیاتر دەکاوە
ئەوەش دەتوانێت کۆمەک بێ بۆ ئەوەی کە حیزبەکان بتوانن بەیەکەوە پلانێکی هاوکاری و زۆر باشە کاک ڕەحمان ئێمە بەوەی کە میوانی کەشمان لە پشخەتە بەڵام زۆر بە کورتی پێم باشە بەڕێستان چاوەڕوانیتان و داواتان لە خەڵکی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ڕۆژهەڵات بۆ ئەم بانگەوازە هاوبەشەی کە دراوە لەلایەن حیزب لایەنە سیاسەکانی کوردستان چیە بۆ ئەوەی کە مانگرتنێکی سەرکەوتوانە بەڕێوە بچێت لە ڕاستیدا خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە خۆناغی جۆرا و زۆردا سەلماندوویەتی کە ئامادەی فیداکاری و ئامادەی لەسەر هەستبوون و هەوڵدان بۆ کاری پێکەوەیی بۆ بەرگرتن لە کۆمەڵێک لە سیاسەتەکانی ڕژیم ئامادەگیەکەی هەبوو و هەیە ئەم پێم وایە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان زۆر وشیارانە لە بەرامبەر ئەو حکومەی ئەدامانەدا بە تایبەت وەدەنگ دێن و ئەو بانگەوازە و پەیامەی کە ئێمە و حیزبە سیاسەکان دامانە ڕوو بە ڕۆژهەڵاتی کوردستان بە جۆرێک فیدباکی هەڵوێستی کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان چ لە ئاستی بەرحاڵ سوشیال میدیا و فەزای مەجازی زیاد دەبین و لە چ لە ئاستی کۆمەلگا و لەسەر شەقامدا ئێمە دەبین و کۆمەڵێک هەڵوێستی زۆر گوێرانەمان دیوە بۆیە ئەساسەن ڕاگەیەندرا و هەڵوێستی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەتوانێت یارمەتی دەربێ و ئەوە خەڵکە کە دەتوانێت جارێکی دیکە بیسەلمێنێک ڕۆژهەڵاتی کوردستان لەسەر داواکاری مافەکانی خۆی سوورە و بێگومان ئەوەی کە لەو ڕاگەیەندراوەدا باس کراوە و باز لە بەرحاڵ ئەو مانگرتنە گشتیە کراوە سەرکەوتوبوونی ئەو مانگرتنە زۆر پەیامی دەتوانێت چڕ بە بەرحاڵ دەسەڵات لە تاران چڕ بە کۆمەلگای نێودەوڵەتی و چڕ بە حیزبە سیاسەکانیش هەبێ هیوادارم دڵنیاشم خەڵک بەدەم ئەو بانگەوازەوە دێ و ئامادەیە دەبیندرێ و بە هیوای سەرکەوتنی ئەو مانگرتنە گشتی بەڵێ زۆر زۆر سپاس لە کاک ڕەحمان سەلیمی کە لە نێونەراتی لەلایەن حیزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە لەگەڵمان بوو سپاس ئەزان لەم بەشەدا ئەم بانگەوازی هاوبەشەکە بە زمانی هەورامی لەلایەن هاوڕێی هاوکارمان کانیوە خوێندراوەتەوە پێشکەشتان دەکرێت دواتر دێنەوە لە خزمەتتان دەچین لەلای میوانی بەڕێزمان فەرموو پەیامی هاوبەش و حیزب و لایەنە سیاسیەکە و ڕۆژهەڵات و کوردستانی پێی مانگرتەی سەرتاسەری جەڕۆ چوارشەمەی یەرێ ڕێبەنان و 1400 یەری خەڵک و ئازادی واز و کوردستانی چی باردۆخەنەکە گرانی بێکاری نەداری و دەیان کێشە و گرفتی ئابووری خزمەتگوزاری و نەبیەی هەر جۆرە ئازادیوی سیاسی کە بەرەک و کۆمەلگا و کوردستانیش گرتن دەسەڵاتی ئێرانی بەجیاتی وەڵامەوەدای بە داواکاریەکە و جەماوەری شەمشێرەش دژ و زینانیە سیاسیەکە و کوردستانی کێشان و حکم و جەداردەیشا پەیدەیان تێکۆشەری سیاسی جە کوردستانەنە بەرکردن چی پەیوەندیەنە بە تایبەت بە بوونە و تەرس و جەداردای پەخشانی عەزیزی و وریشە مرادی کوردستان مشیۆ هەنگامێ بە خێرا و بە پەلە پێ ڕزگارکردەیشە جە تەنافۆداری خۆدگێرۆ یۆچی هەنگامانە وستەڕا و مانگرتنیوی سەرتاسەرین جە کوردستاناتەنە بەردەوام بێ مانگرتەی سەرتاسەری و جەماوەری جە کوردستانەنە پسە ڕاکاریوی بەرەنگار بیەی مەدەنی جە کاتە هەستیارەکانە بیان بەڕۆتێ کە یاگێ کۆتەن جە کۆمەلگا پێشکۆت و کوردستانەنە ئارۆ کە ئینەی مێی و چارڤە مێژویانە پێویستما هەن ئێرادە و گرد و خەڵکی ما جە بزوتنەوەی شایستە و ڕێک و پێک وێشن نیشانە دۆ پەیانەیە ڤەر و تراژدیوی تەریگیریۆ تا گیان و کۆمەڵێ مرۆڤ کە هیچ کردارێ بەشا بجگەم جە وەشەویسی خەڵکی و خەبات جە پێناو و ئازاڵی یەکسانیەنە نەبیەن جە تەنافۆداری ڕزگار کریا بێگومان ئی یۆگرتەی
جەماوەریە کە جە شێوازی وی مەدەنی و ئاشتی وازانە نەوەی ژمرمانۆ تاوە هەر پسە چەنی جە شۆڕش و ژەنی ژیوای ئازاڵیەنە کوردستانش ساحیب و پەیام و خەباتی و خۆراگەری کرد دووپات کردیەوە ئی حرەکەتە هەر چاکاتەنەم تاوە پشتیوانی و بۆ پێی ئازی نانە سیاسەتی کوشەرا کە گرد و ڕوە و یەرە شەمەی کە فرەتەرجە سیزی نانێنە بە مانگرتەی ئازایانەشا درۆشم و ناپەی سێدارێشا چڕێ ئێمە ئی حیزب و لایەنە سیاسیە کە نامێ ماچی پەیامە هەمبەشە نامەینە داواجە گرد و جەماوەر و هوشیار و کوردستانی کەرمێکە ڕۆچ وارشەمەی یەرێ مانگ و ڕێبەنانی گرد و کوردستانی جەممانگرتەی سەرتاسەریەنە کە دژ بە حکم و جەداردەی ڕۆڵەکامانە بەشداری بە بە هەر پاسە سەرجەم و ناوەندەکا و کاری بازار و وەنەی پێی هەمبەشی چنی ئی مانگرتنیە بینیە باپی جۆرە هێز و پێوەرەبیە و جەماوەری جەڕا و یاوەی بە ئامانجە سیاسیەکە و کوردستانیمانە نیشانە گریۆ ئی هەنگامێ دەرفەتێوەنە پێی ڕزگارکردە و گیان و مرۆڤەکە و هەر پاسە وەر و ئانەیە گێرمێکە بنەماڵێ وتەر تازگەباری بە باجارێکتر نیشانە دەیمێکە کوردستان جەڤەراوەر و سزای نامرۆڤانە و دژە کوردستانیەوە بێدەنگ مەبوونە و هەڵوێستەشەنە بەردەوام و درێژ بۆ یۆگرتێ و یەکدەنگی خەڵک و کوردستانی پارتی ئازادی کوردستان پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک کۆمەڵەی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران حیزبی دموکراتی کوردستانی ئێران کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان کۆمەڵە ڕێکخراو کوردستان و حیزب و کۆمۆنیست و ئێرانی سی ئارگا و 1400 بەرابەر چنی 19 ژانڤیە و 2025. بڵێ زۆر سپاس و ماندوو نەبوونی لە هاوڕانی هاوکارم وە سپاس بۆ هاوڕەکانی بۆ پێشکەشکردنی ئەم بانگەوازە بە زمانی شیرینی هەورامی بەڵا عزیزان ئەم بەرنامە تایبەتەی ئەو شۆمان کە ڕاستەوخۆ لە خزمەتاندای تایبەتە بە بانگەوازی هاوبەشی حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان بۆ مانگرتنێکی سەرتاسەری لە ڕۆژی چوارشەممە سەی ڕێبەندان ئێمە هەروەک پێشتر باسمان کرد دیارە لەگەڵ هەم کەسایەتی و لایەنەکان قسەمان کردەوە ئێستاش لەم بەشەدا بەڕێز ڕۆزارین کەمانگەر بەرپرسی پەیوەندیەکانی کەژادا نێونەرایەتی پارتی ژیانی ئازادی کوردستان ئەگەر پێم وابێ هاوڕێیان بیەنە سەرخەت لەگەڵماندایە بۆ ئەوەی کە قسە و باسێکی لەگەڵ خاتی ڕۆزارینم کاتت باش زۆر زۆر سپاس دەکەین بۆ ئەوەی کە داوەتیان بەرنامەیەتان قبول کرد هەموو کاتێکی ئێوە و هەموو بینەران بیسرانی ئەم بەرنامەش باش بێت زۆر سپاس بۆ داوەتەکەی باش زۆر سپاسی بەڕێزیشتان دەکەم خاتی ڕۆزاری پێم باشە لێرەوە دەست پێ بکەم ئەوەی کە هەموو حیزبەکان بەشدارن لەم بانگەوازە هاوبەشەدا زۆر زۆر دڵخۆشکەرە گرنگی ئەم مانگرتنە بڵین لەم بارودۆخە ینی هەم لە بواری کۆمەڵایەتی و هەم لە بواری مێژووییدا چییە و تا چەند دەتوانێت ڕێگر بێت بۆ ئەوەی کە کۆماری جنایەتکاری ئیسلامی چیتر ئاوات دەست نەبات بۆ جنایەت و کارەساتیەوە ینی پێش ئەوەی کە گرنگی مانگرتن باس بکەم دەبێت پەیوەستی بدەم بە ئەوەی کە لەم بارودۆخە حاکمیت بۆچی هەڵوێستێکیوا لە بەرامبەر بە کەسایەتی ڕادیکاڵی وەکو پەخشانی عەزیزی وریشە مرادی دەگرێت و بەم هەنگاوەیە کە هەڵی گرتووە بەم حکومە ئەدامانەی کە خەریکە ڕۆژ لە دوای ڕۆژ زۆرتری دەکاتەوە دەوێت چی بسەلمێنێت بەڵێ بەداخەوە پێما بێ پەیوەندیمان بچڕا
لەگەڵ خات و ڕۆزارین ئەگەر بکرێت هاوڕێن خات و ڕۆزارین دەنگی منتانەیە بەڵێ دەنگیەوەم هەیە فەرمووتکایە فەرم حاکمیت لەم بارودۆخەدا کە لە زائیفترین بارودۆخی خۆی یعنی شرایطی خۆیدا خەریکە ژیان دەکات هەم بەهۆی ئەوەی کە سیاسەتەکانی دەرەکی هەم سیاسەتەکانی ناوخۆی ڕۆژ بە ڕۆژ لە دوای یەک ڕوو بە شکست دەبنەوە لە ئەساسا دەیەویست تۆڵەگرتنەوەیەک بکات لە چی لە شۆڕشی ژنجیان ئازادی هەروەها لە ئەو هەڵوێستە ڕادیکاڵانەی کە ئێستا لە زیندانە بە پێشنگایەتی کەسانی وەک وریشە مرادی و پەخشانی عزیزی خەریکە ئەنجام دەدرێت دەیویست تۆڵەگرتنەوەی لە بەرامبەر بە ئەم شۆڕشە بکات بەڵام ئێمە ئەوەمانە لە زیندانە بینی کە زۆر جار ئاماژەم پێکردەوە گرنگیشی دەبینم کە لێرە ئاماژەی پێ بکەم هەم بۆ پەخشانی عزیزی هەم وەریشە مرادی لە نێو نامەکانیان و هەم لە نێو ئەمەڵی خۆیان لە زیندانە ئەوانە پیشاندا کە ئەیدی زیندان ماڵی ئاخری حاکمیت نییە زیندان سەنگەری خۆڕاگریەکی یەکجار زۆرە پێشەنگەکانی ژنانی تێکۆشەرن وەک ئەمان کە خاوەن فکرێکن خاوەن ئایدۆلۆژیایەکن ساڵانە یعنی تێکۆشانی ئەوان تەنیا بە ئەم 2 ساڵی زیندانەوە قەتیس نەماوە ئەمە پەیامێکی ڕادیکاڵ بوو لە زیندانەوە کرا تا بە دەمەوێت بگەڕمە سەرەوە قسەی ئەوە بۆچی مانگرتن هەڵوێستێکی گرنگ بوو لەم بابەتە خەتاب بە هەموو کۆمەلگا خەتاب بە ئەحزاب خەتاب بە لایەنەکان بە ڕێخستنەکان کە شۆڕش بەردەوامە یعنی شۆڕشی ژنجیان ئازادی بەردەوامە ئەم مانگرتنە دقیقاً بۆ کەسانی کە خەریکن پێشەنگایەتی ئەم شۆڕشە دەکەن بۆیە گرنگی دەبینم یەک ئەمە دوو لە ڕۆژهەڵاتی کوردستان و بە تایبەتی ئەوە پیشاندراوە کە هەموو جارێک ئەو ڕۆڵی پێشەنگایەتیە دەتوانێت بگرێتە ئەستۆ ینی هەم کۆمەلگا ئەو زەرفیەتە هەیە هەم ویستی کۆمەلگا ئەوەیە لەبەر ئەوەی کە کۆمەلگا دەڵێت چی دەڵێت پەخشان وریشە پێشەنگی ئێمن لە زیندانان خەتی سوورمانن کانگای هیوا و وزە و جەسارەتن بۆ ئێمە ئەی پێویستە دەنگێکی هاوبەش بۆ ئەوەی کە پاڵپشتی ئەم ژنە تێکۆشرانە لە زیندان بێت دەرکەوێت ئەگەر پێتان بڵێم کە لەم ماوەی ڕابردووە چەندین جار هەر لە ناوخۆ پەیوەندی کرا کە بەڵێ هەنگاو هەن هەردوو بەڕێز زۆر بوونەتە ڕۆژەف هەردوو ژنە تێکۆشەر لە ئاستی جیهانە ڕۆژەبن بەڵام پاڵپشتیەکی بتەوترمان دەوێت لە کوردستان لە لایانی ئەحزاب ئەمە واقعیەتێک بوو کە ئێمە ڕۆژانە لەگەڵ یا ڕوبڕوو دەبین و بۆیە گرنگمان بینی کە پێویستە بەڵێ ئەم لایەنانە لەسەر خاڵە هاوبەشەکان کە ئەدام هەم خاڵێکی هاوبەشە کە کۆمەلگای دەگرێتە ناوخۆی و تێکۆشان لە بەرامبەر ئایدامیش ئەوێتە ئەرکێکی هاوبەش و سەرەتایی بۆ هەموو لایەنەکان بۆیە ئەم مانگرتنە لەم کات و سەرەدا هەم هەڵوێستێکی زەروری بوو هەم وەڵامدانەوە خودی حاکمیت لەم کاتەدا خات و ڕۆزارین لە قسەکانەدا ئیشارەت بە شتێکی زۆر گرنگ کرد ئەگەر ئێمە بمانێت پێناسەیەک لە کۆماری ئیسلامی بکەین کۆماری ئیسلامی و ئێعدام ینی ئاوەڵدانی یەک ینی کە دەڵێ کۆماری ئیسلامی ینی ئێعدام کوشتن گرتن جنایەت ئێستا کاگە خۆتان ئاگادار بن ئێعدامی ژنان و گرتن زۆرتر بووە خۆشتان لە قسەکانتاندا ئاماژتان پێدا ئایا ئەمە تۆڵەی بزوتنەوەی ژینایە یا کۆماری ئیسلامی ترسی ڕوخانی لە دڵدایە ئەو کارێکی ئێستا ڕژیمی کۆماری ئیسلامی کردی نوعی خۆکشتن بوو بۆ ئەگەر تا پێش شۆڕشی ژنجیان ئازادی حاکمیت دەویست بە ڕێبازگە لە وەکو ئەعدام ژنان و هەموو کۆمەلگا پاشگەز بکاتەوە دوای شۆڕشی ژنجیان ئازادی ئێمە کۆمەلگا ئەوەی سەلماند کە شۆڕشێکی زەهنیەتی کولتوری کۆمەڵایەتی و هەمەلایەنە ساز بووە کە نەتەنیا ئەیدی نابێتە ئەو ئەعدامە نابێتە هۆکاری ترس و خەوف لە ناودڵی کۆمەلگا بەڵکو بە پێچەوانەوە حاکمیت ئەیدی ئێستا ئەترسێ لە چی ئەترسێ لە ورەی کۆمەلگا بە تایبەتی پێشەنگایەتی ژنان ئەترسێ لەو هیوایە کە ساز بووە لەو گۆڕانکاریە زەهنیەتیە کە کۆمەلگا ئەیدی پشتی بەستۆ بەهێزی خۆی یعنی لەناو ئەم 2 ساڵەی شۆڕشی ژنجیان ئازادی ئەوەمە نەزانی ئەوەی کە بارودۆخی کۆمەلگا ئەگۆڕێ ئەو هێز و ئێرادەی کۆمەلگایە ناو سیاست گە لە غێرە ئینسانیە کە حاکمیت ئەنجام دەدات بەڵێ بینیمان ئەعدامەکان هەر لە سەرەتای شۆڕشی ژنجیان ئازادی زۆرە بوو زۆر بووە بە تایبەتی لە بەرامبەر بە ژنانیش ئێمە بینیمان کە هەر ڕۆژ زۆرتر دەبێتەوە بوو مەبەستی هەبوو کە خەڵک جایەتر بە هیوا بکاتەوە ترسێک ساز بکە بەڵام ئەو شتێک کە ئێمە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان ناوخۆ بە تایبەتی ئەوە دەبینین
بڕوانم لە هەر لە دایکانی ئاشتیەوە لە بنەماڵی شەهیدانەوە چه پرسپێکتیڤێکمان پێ دەدەن دەڵێن نە بگرین نە پەشیمان بنەوە بڕۆن ڕێگەی منداڵەکانمان بەردەوام بکەن ئەمە پەیامی ڕادیکاڵی بنەماڵەکانە دوو لە زیندانەوە دەبینین نامەگەلێکە دەرکەوتن دقیقاً ئەو پەیاممان پێدەن کە شۆڕش بەردەوامە دەبێت بەردەوامیش ببێت حاکمیت ناتوانێت بەم ڕێبازانە بەڵێ ئەمە ئەدام هی ئێستا نییە بە چەندین ساڵە ئەمە سیاسەتێکی بنەڕەتی حاکمیەتە بەڵام هەر شوێنێک کە کەوتوەتە ناو بومبەستەوە لە جیاتی ئەوە لە ناوخۆوە چارەسەریکە لە ناوخۆ بەترتر هەنگاوی هەڵگرتووە و قەدەمە هەتا نابودی خۆی خەریکە نزیک دەبێتەوە بۆیە ئەوە پەیامێکە کە ئێمە لە تەرەفی کۆمەلگا و لە تەرەفی زیندانەوە لەناو ئەم ماوەی ڕابردووە بینیمان و بەڕای من بۆ هەموو لایەنەکان ئەوانەیە کە خەبات دەکەن تێکۆشان دەکەن پرسپکتیڤ هەم لە ناو خۆی زیندانەوە هەم لە لایەن بنەماڵی شەهیدانەوە دراوە کە ئەم شۆڕشە بە هەموو شێوازێک دەبێت بەردەوام بێت زۆر باشە خاتی ڕۆزارین ئێوە زۆر بە جوانی باسیەوەتان کرد کە ئەمە زۆر واقعیە کە ژنان ڕۆڵێکی پێشەنگیان هەیە تایبەتەن لە کوردستان چ لە بزوتنەوەی ژیناکە دیسمان وەچێ ئێستاش بەڕێستان داواکاریتان و چاوەڕوانیتان لە پێشدا لە ژنان چییە بۆ ئەم مانگرسنە بۆ ئەم بانگەوازە کە ڕۆژی چوارشەممە سێرەبندان لە کوردستان بەڕێوچێت و ڕوو بە خەڵکی کوردستان پامتان چیە لە کۆتاییدا بۆی کە گشتگیرتر و یەکدەنتر بێ بڕوانە لەم ماوە بە گشتی لە پاش ئەوەی کە حکمی بەغی درا بە پەخشانی عەزیزی بە وەریشە مرادی بڕوانن ئەومانە بینی کەچی هەڵوێستێکی یەکجار زۆر لەلایەن هەردوو ژنە تێکۆشەرەوە ساز بوو یعنی چی نەترسان کە حکمی ئەدام دراوە بە پێچەوانەوە ینی پەیامەکانیان ڕادیکالتر نیشاندا ئەوان لە ناو زیندانە شێوازێکی نوێی تێکۆشانیان وارد کرد هاوبەشیان لە ناو زیندانە ساز کرد و ئەوە بینیمان کە زیندانی ئێڤین ئەمساڵ یەکێک لە ساڵەکانی پڕ لە تێکۆشانی خۆی تێپەڕاند بە هەبوونی ژنانی تێکۆشەری وەک ئەم دوو عەزیزە لە زیندانە لە کۆمەلگای ئێمە چیمان بینی پاڵپشتێکی زۆر لە زیندانمان بینی ینی کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت ئەو پاڵپشتی بەهێزەیەک خۆی لە منداڵەکانی نیشاندا لە دەرەوە بە هەمان شێواز بینیمان کە دەنگی پەخشان و وریشە گەهیشتە ئاستی دنیا بەڵام بۆ ئەوەی کە ئەم حکومە ئەدامە بشکێت دەبێ تێکۆشانەکە زۆر بەرفراوانتر ببێتەوە یەک پێشەنگایەتی ژنان لێرە زۆر ینی زۆر دەبێت بەرچاو ڕوون بێت ئێمە وەکو کەژار دوێنێ بە مەحزیەوەی کە ئەو ڕاگەاندرە دەرا هەڵوێستی خۆمان پیشاندا حمایەتمان کرد لەناو ئەم دوو ساڵەشە بە هەموو شێوازی هەڵمەداوە کە دەنگیەوە ئەم دوازیزە بگەین ئاستی دنیا لە ڕۆژهەڵاتی کوردستان لە بەشەکانی دیکەی کوردستان حمایەتیان بۆ دروست بێت بینیمان کە لە ڕۆژاوای کوردستان بە چه ئاستێکی لە ئاستێکی زۆر ژوورە پشتیوانی لە هەردوو عەزیز کرا ئەمانە ئەم هەنگاوانە دروست بوون بەڵام ئەوەی کە هەم هێز ئەداتە کۆمەلگای ئێرانیش هەم دووبارەت پیشان دەدات کە بەڵێ کۆمەلگای کوردستان بە تایبەتی ژنانی هۆشیارن ئاگان لەکوێ ناکە ژنی ئاگا هەبێت زانا هەبێت لەوێت تەسلیمێت دروست نابێت خۆڕاگری دروست دەبێت مقاومەتێکی بێوەنە سازەوێت ئەمە لە زیندانە ئەومانە بینی ئێستاش پێویستە جارێکی تر مادام کە پەخشان و وەریشە بوون بە دەنگی هەموو کۆمەلگا مادام هەڵوێستێکی جەمعیان ساز کردووە مادام بوونەتە ینی هەموو هەڵوێستەکانیان بۆ هەموو کۆمەلگا بووە پێویستە ئێستا ئێمەش ببین بە دەنگی ئەو ژنانە بۆ ئەوەی کە نەتەنیا لە کەسایەتی پەخشان و وەریشە ئەعدام ڕاوەستێنین ببین بە هۆکارێک کە ئەعدام بە گشتی ڕاوەسرێت ینی ئێمە دەبینین ساڵانە ژمارەیەک ئەعدام ساز دەبێت و ژمارەیەکی زۆر زۆر بەرچاوە بۆ ئەوەی کە ئەم سیاسەتە غیرە ئینسانیە لە ناوبەرین پێویستە هەم ئەممانگرتنە و هەم ئەوەی کە هەڵوێستەکانمان زۆر زۆر ڕادیکالتر بێت لە بەرامبەر بە ئەم سیاسەتە بەڵێ زۆر سپاس دەکەین خاتوو ڕۆزارین کەمانگەر بەرپرسی پەیوەندیەکانی کەژار کە لە نوێنەرایەتی پارتیژیانی ئازادی کوردستان پێشاک لەگەڵمان بووی زۆر سپاس دەکەین سپاس بەڵێ زیان ئەم بەرنامە ڕاستەوخۆیە شۆمان تایبەتە بم بانگەوازە هاوبەشەی کە لەلایەن حیزب لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەرکرا بوو ئێستا بچین ناوبڕێکی کورد ببینن دواتر دێنەوە لای میوانێکی ترمان هەیە لە خزمەتیدا دەبین و دێنێ سەرخەت قسە باسی لەسەرەوە دەکەین فەرموو
بەڵێ ئەزیزان لەم بەشەدا ئەلبەت تێمە من داوای لێبوردن دەکەم چەند پامێکمان بواتووە لەلایەن بینەرانەوە کاک فواد 94 لە شاری بانەوە نووسیوێتی سڵاو ڕێز دەستان خۆش و ماندوو نەبن بۆ ئەوەی کە یەکڕێزی و بانگەواز دەرکراوە بۆ هیوای کە کۆمەڵانی خەڵک بە هەست و بە بەرپرسیارەتیەوە جوابی بدەنەوە کە دەشیدنەوە. زۆر سپاسی کاک فواد 94 لە شاری بانەوە دەکەین. من حتمما لە کۆتایی بەرنامەکەدا ئەگەر کاتە بوو ئەم پەیامانی کە لەلایەن بینەرانمانەوە هاتوون حتمما ئەیخوێنین و پێشکەش بێەوەی ئازیشی دەکەین. لەم بەشەدا ئەو جۆرەی کە ئاگادار کراون کاک نەوید مهراوەر لە نێونەرایەتی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان لەگەڵمانە. کاک نەویدم کاتت باش، زۆر زۆر سپاس دەکەم بۆی کە بەشداریتان لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵەدا کرد. ژیانت باش، سڵام هەیە بۆ ئێوە و بینەرانتان و سپاس بۆ بانگەشەکەتان و لە خزمەتتان. زۆر سپاس دەکەم. کاک نەوید بە لێرەوە دەست پێ بکەم. کۆماری ئیسلامی بۆچی سەرڕای ئەو هەموو شکستەی کە لە دەرەوە کە هەموو لایەک ئاگادارن خواردوێتی وە چ لە ناوەش، بەڵام بازم هەر ئاوە دەست دەبات بۆ دەرکردنی سزای ئێعدام تایبەتەن لە کوردستان. ئەوەی کە سزای ئێعدام لەگەڵ بوونی کۆماری ئیسلامی و حاکم سەرکاری وەک خۆتان پێشووترتان ئاوەدوانەیەکن گیان ناکرێنەوە لێ. کۆماری ئیسلامی هەمیشە هەر لە سەرەتای هاتنە سەرکاریەوە تا ئێستاش هەوڵی داوە قەیرانە دەرەکیەکان و تەنانەت ناوخۆیەکانیش کە ڕوویەکان بە چاوسورکردنەوە لە خەڵکی خۆی لە خەڵکی ناڕازی وڵاتەکە بەو جۆرە دای بمەرکێنێتەوە تۆڵە لە ئەوان نسێنێتەوە. ئێستا خۆ دەزانین کاتێکە هێزن یابەتیەکانی پەڕووباڵیان کراوە زەعیف بوون دەست و پێ کورد بووێتەوە، ئێستا هاتووەتەوە دیسان پەنای بردووەتەوە بۆ کاری لەم چەشنە سزای نائینسانی سزای نامرۆڤانەی ئێعدام. ئەگەر کەمێکیش بچینە دواوە دەزانن سەردەمێکە لە بەرامدا شەڕی ئێران و عێراقا شکستی هێنا و ناچار بوو ئاتەشبەس و سۆڵح قبولکە بە هەزاران زیندانی لە زیندانەکانی ئێرانە ئێعدام کرد و بە شێوەیەکی نامرۆڤانە و نائینسانی بە دوور لە چاوی خانەوادەکانیان لە گۆڕە بە کۆمەڵەکانە شاردیانەوە و سەدان و هەزاران جەنایەتی تر. کۆماری ئیسلامی ئێستا تووشی قەیرانێکی دەرەکی بووە جگە لە کێشە ناوخۆیەکان. خۆتان ئەزانن هەموو دنیا یا زۆربەی هەرە زۆری دنیا لە دژی جمهوری ئیسلامی هاتووەتەدان. ئێستا فرسەتێکە دیسانەوە بۆ خەڵکی ئێران و بۆ خەڵکی ناڕازی ئێران کە زیاتر لە 4 دەیە ئەم دەسەڵاتە نگریسیان بە هەموو شێوەیەک تەجروبە کردووە بێنە سەر شەقام و بۆ خۆیان دەسەڵاتداران لەمە نەگەرانن ئەیانەوێ هەموو هەڵسوڕانێکی زۆر ئارام و مەدەنیش بلاخەرە بەم شێوە جوابی بنە. خۆتان نەزانن ئەم دوژنە تێکۆشەرە هیچ کارێکیان نەکردووە جگە لەوەیە کە لە کارە مەدەنیەکانە بەشداریان کردووە، خزمەتی خەڵکیان کردووە، بەدەم لێقۆماوانەوە بوون لە شۆڕشی ژینایە تەسیر و کاریگەریان بووە بۆ بەدەمەوچوونی بریندار و خەڵکە ئاسیبی دەکەی سەرشەقامە تاوانێکیان نەکردووە، بەڵام ئەم ئەوێ ئەوانش هەموو خامۆشکە و بە چاوسورکردنەوە بەم شێوەیە بە ئێعدام و کوشتن و بڕین و ئەوانە خەڵک بترسێن و بینێرێتە دواوە و بینێرێتە ماڵەوەکە اقتدار و دەسەڵاتی نگریسی خۆی لە ئێران وەک ئەم چواردەیە و شتێکە کە لەسەر دەسەڵاتە ڕاب. کاک نەوید ئەوەی کە هەموو حیزبەکان بەشدارن لەم بانگەوازە هاوبەشەدا زۆرجەی دڵخۆشیە و زۆری جیاوازە لە چاو بانگەوازەکانی کە هاوبەش بوون. ئەم دەفعەیە پێش ڕووداوەکە ئەم بانگەوازە دەرکراوە بۆ ڕێگریکردن لە کارەساتێکی دیکە. گرنگی ئەم بانگەوازە و گرنگی سەرەتا پێم بڵێ گرنگی ئەم کۆدەنگیە چی بوو، دواتر گرنگی ئەم بانگەوازە لەم بارودۆخە کۆمەڵایەتی و مێژوویەت چی بوو و چۆن دەبێت ڕێگری بکرێت کە چیتر کۆماری ئیسلامی نەتوانێت ئاوا بەڕاحەتی دەست بەرێت بۆ سزایەدا.
ئەم کۆدەنگیە بۆیە ئێستش ئەوە یەکەم جار ببوورە یەکەم بڵێم ئەمە یەکەم جار نییە حەزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە کۆدەنی کۆد دەبنەوە ڕاگەیاندنی هاوبەش دەکەن من دەنگی کاگنەویدم بۆ نایە من دەنگی ئێوەم هەیە بڵێ فەرموو دەنگی ئێوەم نەبوو فەرموو کاگنەویت وتم کە یەکەم جار نییە حەزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئاوای یەکدەنگ ڕوو بە کۆمەڵگاکەی خۆیان ڕوو بە بەردەنگانی خۆیان هەڵوێست وەردەگرن و داوا لە خەڵک دەکەن پێکەوە دەستێنێ و دەستی یەک لە بەرامبەر کردەوەیەکی ئاوا جنایەتکارانە یا هەر ڕەفتارێکی پێ جمهوری ئیسلامیە بۆستێ بەڵام ئەم جارەیان تایبەتمەندیەکەی لەوایە لەم قۆناغا هەموو دنیا هاتوۆتە دەنگ لە بەرامبەر کۆماری ئیسلامیە ئەگەر حەزبە کوردستانیەکان ئەمەیان نەکردای تۆزێک ڕەنگە ئۆفت بوو بۆ حەزبەکانی کوردستان کە لە حاڵێکە هیچ وڵاتێک نەماوەتەوە تەنانەت ئەوانەی واکە لەگەڵ جمهوری ئیسلامی منافعی مشترکیان بوو بەرژەوەندی هاوبەشیان بوو بینیمان چۆن نمونونەکەی وەک ڕووسیا و وەک چینیش چۆن چاویان داخست لە هاستی جمهوری ئیسلامی و شکستەکانی قابل لە حەزبە کوردستانیەکان نەتوانن پێکەوە بێن و پێکەوە ڕاگەیاندنی هاوبەش دەکەن من وازانم کارێکی زۆر سێر و عەجایب و گەورە نییە کارێکی زۆر نۆرماڵە حەزبە کوردستانیەکان بە ئەرکی خۆیان هەستاون ئەم خەڵکی کوردستانی خۆمان کە لە هەموو بۆنەکانە لە هەموو ڕووداوەکانە گیان لەسەردەست ئامادە بوون لە حەزبەکانی خۆیان بەرگری بکەن لە ڕۆڵەکانی خۆیان بەرگری بکەن لەسەر شەقام بن و ئێستش داوایەکی زۆر جدی لە ناوەوەی کۆمەڵگا بوو چونکە لەم کاتێکە حکمی ئەعدامی ئەم ژنە تێکۆشەرانە ئاشکرا بوو ئێمە لە ڕێگای ڕێکخستنەکانی خۆمانەوە و هەروەها ئەوانش دەنگی ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنیان بیست بوو ئەو پەیامیانە گەیان بە حزبی ئێمە بە کۆمەڵی زەحمەتکێشان حتمما هەر لایەنە ڕێکخستنی خۆی هەیە و دەبێ ئەوانەیە بیست بێت ئێمە هەناومان نابوو ئەوە زووتریش پێمان وایە خەڵکی کوردستان ئەم داواکاریان هەبوو و دەبێت بە دەنگیانەوە بچوای ئێستا لەم قۆناغەدا کە جیاوازیەکە تەنیا ئەوەیە ئەگەر پێشووتر وەک نمونە مانگرتن و هەڵوێستی ئاوا یەکدەست لە کوردستانە هاتوەتە ئاراوە لە بەرامبەر کردەوە جنایەتکاریەکانی کۆماری ئیسلامیە هەندێک جار پاش ڕووداوەکان بووە وەک هەڵوێست وەرگرتن ئەم جارە گرنگیەکەی لەوایە خەڵکی کوردستان لەگەڵ حەزبە کوردستانیەکانی خۆیان ئەیانەوێت پێشبەند جینایەتە بگرن ئەم داواکاریە حەزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانش لە خەڵکی کوردستان خۆتان نەزانن داوایەکە کە بە شێوەی هێمنانە و مەدەنی و بە شێوەیەکی پێشکەوتوانە مانگرتن ئەکەن و داوای ڕاگرتنی حکمی ئەو تێکۆشەرانە ئەکەن هەر بۆیە ئەگەر بمانەوێ جیاوازیەکەی لە چاو ڕابردووە نیشانبین هەر ئەوەندەیە کە پێش ڕووداوەکان هەوڵمانداوە کاریگەریمان بێت تەسیرمان بێت بەڵکو ئەو حکومە ناڕەوا و نائینسانیە هەڵۆشێت بەڵێ کاگنەویت مانگرتنێکی سەرتاسەری و هەمەلایانە تایبەتەن ئەگەر لە کوردستان بەڕێوە دەچێت لە چەندە لە بەرژەوەندی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی کوردستاندایەوە چ پامێکشی تێدایە بە ئەو کەسانی کە نەیارن و دەست بەم بزوتنەوەیە حتمما یەکدەنگی و کۆدەنگی خەڵک خۆتان بینن کۆمەلگای کوردستان کۆمەلگایکی هەمەچەشنە ڕەنگینە خەڵکی بێلایەن لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر کەمە بە شێوەیەکی گشتی هەر خانەوادەیەک بە شێوەیەک یا قوربانی داوە لە ڕێگایەکی لە حەزبە سیاسیەکانەوە یا کەسیان لێ چوەتە زەندان یا ئاوەڕێ هەندەران بوونە بۆیە زۆربەی هەرە زۆری خەڵکی کوردستان چارەنووسیان بەندە بە حەزبە سیاسیەکانی کوردستانەوە و ئەم یەکدەنگی حەزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کاریگەری هەیە لەسەر هاوپشتی و هاودەنی و پێکەوەبوون و دەستیەکنان و خۆڕاگری و پشتەستوری خەڵکی کوردستان لە بەرامبەر داگیرکەرانی کوردستانەوە و ئەمە بۆ خۆی ئەتوانێت ئەو کاریگەریە هەبێت لەم قۆناغا یەکگرتنەکە ئەم هاودەنگیە خەڵکی کوردستان و خەڵکی کوردستانیش بۆ خۆیان هەرواتە پێشووتر عەرزم کردن
خوازیار و هاوپشت و هاودەنگی ئەم داواکاریان هەبووە بۆ هاودەنگی و هاوپشتی حەزبە کوردستانیەکان حتمما هەموو لایەکمان تەقویەتەکەوە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانایە و تەنانەت لە بەرژەوەندی حەزبە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیشایە و پەیامێکیشە بۆ داگیرکەران و نەیارانی کوردستان کە خەڵکی کوردستان سەرەڕای جیاوازی فکری و نەزەریان بەڵام لە بەرامبەر کردەوە جینایەتکارانەکانی حکوومەتی ئیسلامی و داگیرکەرانی کوردستانە هاودەنگن و پەیامێکیشە بە ئەو هێز و لایەنانەی بەناو ئۆپۆزیسیۆنی سەراسەری لە ئێرانە کە کوردستان وەک هەمیشە یەکەیەکی سیاسیە و هاودەنگ و هاوپشتە و ئەتوانێت لەگەڵ ئەوانش هاودەنگ بێ بۆ ڕوخانی کۆماری ئیسلامی و هیوادارم ئەوانەی خۆیان ناونن ئۆپۆزیسیۆنی سەراسەری ئەمە هەست پێ بکەن و ئەوانش چاو لە پشتگیری و یەکانگیری خەڵکی کوردستان و حەزبە سیاسیەکانی زۆر باشە کاک نەوید زۆر بە کورتی پێم خۆشە بەڕێزیشتان بزانم چاوەڕوانیتان داواتان لە کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان چییە بۆ ڕۆژی چوارشەممە سێ ڕێبندان کە مانگرتنێکی سەرتاسەری و سەرکەوتو بەڕابچێت وڵا وەک هەمیشە چاوەڕوانیمانەوەی وەک هەمیشە خەڵکی کوردستان کە لە هەموو بۆنەکانە لە هەموو مناسبەتەکانە ئامادە بوون لەسەر شەقام بوون خۆ ئەگەر ئێمە خۆ لە بیرمان نەچوێتەوە تازەترین شۆڕشی ژینا بوو چۆن خەڵکی کوردستان هەمیشە لەسەر شەقام بوون و ئامادە بوون ئامادەی هەر شێوە بەرگری بوون بەم شێوەیە بەگیانی شۆڕشگێرانەوە مانگرتنێکی سەراسەری لە هەموو کوردستانە وەڕێخان و ئەوەیە کە بەشداری نەکا لە مانگرتنەکە عەیبە بێ بووی و بتوانین بە ئەو هاودەنگیە نیشان بدەین بە داگیرکەران بە خەڵکی دیکە و بە نەیارانی خەڵکی کوردستان کە ئێمە هاودەنگین و تەنیا چاوەڕوانیمان لە خەڵکی کوردستان لەم قۆناغا ئەوەیە وەک هەمیشە پشتیوانمان بن و بە دەنگ داواکاری حەزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەڵێ زۆر سپاس دەکەین کاک نەوید مێهراوەر کە لە نێمرایەتی لە کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان میوانی بەرنامەی شەومان بووی زۆر سپاس بەڵێ عەزیزان ئەو جۆرەی کە من ئاگادار کراوم هاوکارانم لە وتاق فەرمان ڤیدیۆی دایکانی دادخواز کە ناڕەزایەتیان لە بەرامبەر ئەم حکومە ناڕەوایی کە دژ بە بەخشان عەزیزی و ریشە مرادی دراوە ئامادەیان کردووە بچین ئەو بینین دواتر دێنەوە خزمەتتان بۆ ئیدامەی بەرنامەکە فەرموو
لەومانەترسن لە گەردەلوولی داهاتوومان لە ورە و باوەڕی ئێستا و لە چیرۆک و شێعر و سرودمان لە چەک و قەڵەم لە وێنە و ئەوین لە نان و گەنم و لە حەسانەوە و سەرین ئەترسێن با بترسێن لە من لە تۆ لە گوڵ لە بۆ لە دایکی بە ئازاری بەسۆ لە چیمەن و شەو بۆ لەوەی بۆ ئازادی سەما دەکەن بەکۆ لە خاک لە ئاسمان لە بەژن و باڵای جوان لە هەور و باران لە خۆر و ئەسێرەکان لە باوەش و لە چاوی جوان لەو ئەوینەی ها لە دڵمان لە خەبات بۆ ئازادیمان ئەترسێن زۆر ئەترسێن ڕاگەیاندنی هاوبەشی حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ مانگرتنی گشتی لە ڕۆژی چوارشەممە 3 ڕێبەندانی 1403 هەتاویدا. کۆمەڵانی خەڵکی ئازادی خوازی کوردستان لە بارودۆخێکدا کە گرانی و بێکاری و نەداری و دەیان کێشە و گرفتی ئابووری، خزمەتگوزاری و نەبوونی هەر چەشنە ئازادیەکی سیاسی بەربینگیان بە کۆمەلگای کوردستان و ئێران گرتووە، ڕژیمی ئێران لە بری وەڵامدانەوە بەویست و داخوازیەکانی جەماوەر شمشێری لە دژی زیندانیانی سیاسی لە ڕوو بەستووە و حکمی لە سێدارەدانی بۆ دەیان تێکۆشەری سیاسی لە کوردستان و سەراسەری ئێران دەرکردو. لەم پەیوەندیەدا و بەتایبەت بەهۆی مەترسی لە سێدارەدرانی پەخشان عەزیزی و ریشە مرادی پێویستە هەنگاوی خێرا و بەپەلە هەڵگیردرێت لە پێنا و ڕزگارکردنیان لە پەتی سێدارە. یەکێک لەم هەنگاوانەش بریتیە لە بەڕێوەچوونی مانگرتنێکی گشتی لە کوردستان. مانگرتنی گشتی و جەماوەری لە کوردستان بەردەوام وەک ڕێکارێکی بەرەنگاری مەدەنی لە کاتە هەستیارەکاندا بۆتە نەریتێکی جێکەوتوو لە کۆمەڵگەی پێشکەوتووی کوردستاندا. ئەمڕۆ کە لە بەردەم یەکێک لەو کاتە مێژوویانەداین، پێویستە ئیرادەی جەماوەری لە بزوتنەوەیەکی شایستەدا خۆی نیشان بداتەوە بۆ ئەوەی پێش بە تراژدیایەکی دیکە بگرێت و گیانی کۆمەڵێک مرۆڤ کە هیچ کردارێکیان جگە لە خۆشەویستی خەڵک و خەبات لە پێنا و ئازادی و یەکسانیدا نەبووە لە پەتی سێدارە ڕزگار بکات. بێگومان ئەو یەکگرتوویەی جەماوەر کە لە شێوازێکی مەدەنی و ئاشتیانەدا خۆی دەنوێنێت دەتوانێت جارێکی دیکە هەروەک چۆن لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا کوردستان خاوەنی پەیامی خەبات و خۆڕاگری بۆ هەموو کۆمەڵانی خەڵک لە سەرتاسەری ئێران بوو دووپات ببێتەوە. ئەم حرەکەتە لە هەمان کاتدا بەدەنگەوە هاتنێکە بۆ ئەو زیندانیە سیاسیە تێکۆشەرانەی هەموو ڕۆژانی سێشەمەیەک لە زیاتر لە 30 زیندانی ئێران بە مانگرتنی بوێرانەی خۆیان درشتمی نابۆ لە سێدارەدان بەرز دەکەنەوە. ئێمە و ئەوە حیزب و لایەنە سیاسیانەی کە ناومان لەم ڕاگەیەندراوە هاوبەشەدا هاتووە، داوا لە هەموو جەماوەری تێکۆشەری کوردستان دەکەین کە ڕۆژی چوارشەممە 3 مانگی ڕێبەندان لە هەموو کوردستان لە مانگرتنێکی گشتی لە دژی حکمی لە سێدارەدانی ڕۆڵەکانمان بەشدار بن و هەروەها سەرجەم ناوەندەکانی کار، بازاڕ و خوێندن دابەخێن. بەم جۆرە هێزی یەکگرتووی جەماوەر لە پێنا و دابینبوونی ئامانجی سیاسی و ئینسانی خێرادا نیشان بدرێتەوە. ئەم هەنگاوە پێشگیرانەیە دەرفەتێکە بۆ ڕزگارکردنی گیانی مرۆڤەکان و لە هەمان کاتدا ڕێگریکردنێکە لە تازیەباربوونی زیاتری بنەماڵەکان. با جارێکی دیکە نیشانی بدەینەوە کە کوردستان لە بەرامبەر هەر حکم گەلێکی نامرۆڤانەدا بێدەنگ نابێ و هەڵوێستی دەبێت. بژی یەکگرتووی و یەکدەنگی جەماوەری لە کوردستان ڕێکەوتی 30 بەفرامباری 1403 هەتاوی بەرامبەر بە ژانڤیەی 2025 زاینی. پارتی ئازادی کوردستان، پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک، کۆمەڵی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستان ئێران،
حیزبی دموکراتی کوردستانی ئێران، کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان، کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران. بەڵێ سپاس بۆ هاوڕانی هاوکارم لە ئۆتاق فەرمان. ئازیزان لەم بەشەدا بڕێز کاک سەعید ئەمانی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵا تا لەگەڵ ئەویش قسە لەسەر ئەم بانگەوازە هاوبەشەی کە لەلایەن حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان بۆ ڕۆژی چوارشەممە سێڕەبەندان کە مانگرتن دەرکراوە لایەنەوە قسە و باسی ئەویش ببیستین. کاک سەعید زۆر زۆر بەخێر بێت. سپاس بۆ شاریت. سپاس بۆی وەماندوو نەبن. سپاس بۆ هاوکارانتان وە ڕێز و سڵاوم هەیە بۆ بینرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ. زۆر سپاس دەکەین بەخێر بێت. کاک سەعید بە پرسیارەش هەر لە بەڕێزیشتان پرسم. هەموو لێگەکەدا ئاگادارن کە خودی کۆماری ئیسلامی هەم لە دەرەوەی سیاسەتی دەرەوەی و هەم لە ناو خۆی شکست لە دوای شکست بۆی دێتە پێش. بەڵام بۆچی سەرەڕای ئەم هەموو شکستانە بازم دەست دەبات بۆ دەرکردنی سزای ئێدام؟ زۆر جار لە توێژەکاندا لە وتارەکاندا باسی ئەوە کراوە کە کۆماری ئیسلامی ڕژیمێکە نیزامێکە کە لەسەر ئەساسی قەیران دەژی. بەڵێ، ینی بەردەوام تەمەنی کۆماری ئیسلامی پڕە لە قەیرانی جۆرا و جۆر. ینی ئەگەر لە سەردەمێکیشدا کێشەیەکی ئەو تۆ نەبوو بێت خۆی قەیرانسازی کردووە. هەمیشەش ئەم قەیرانانە لە چۆوە هاتوون یامەسنە خۆی ئەگەر ئەوانێکی خۆی دەستی تێدا بووە لە دروستکردنی قەیرانە کۆمەڵایەتی و سیاسەکاندا ئەوە بۆ کە خۆی لە نێو خۆیدا تووشی کێشەیە سیاسەتێکی کە بەنسبەتی نێوخۆ چ بەنسبەتی دەوروبەروە لە ئاستی جیهانیدا پەیڕەوی دەکا هەمیشە تووشی شکست بووە. سیاسەتایەک بوون کە لەگەڵ کۆمەلگای ئەمڕۆی جیهانی و ناوخۆی نەهاتوتەوە و ئەوانە بۆ تەباعیسی ئەوەی کە لە بەشی زۆری سیاسەتەکانیدا تووشی قەیران و شکست هاتووە و بە تایبەتیش ئاکامی ئەو سیاسەتە چەوتانی کۆماری ئیسلامی لە ڕووداوەکانی ئەم چەند مانگی ڕابردوودا دەبینی. دوای ئەوەی کە مەسەلەی غەزەڕوویدا دوای 7 ئۆکتۆبر هەتا ئێستا ئەگرێمە چاوێک لێ بکەین هەرچی ینی ڕوتی ڕووداوەکان تاقیب دەکەین بەشی زۆری بەسەر کۆماری ئیسلامی داشکاوتەوە و ئەوەش ئاکامی ئەو سیاسەت چەوتانە بووە کە لە ئاستی ناوچەکەدا پەیڕەوی کردووە بۆ بەرامبەر بە نێرانیە بەرحەڵ بۆ پەرەدان بە ئەو مەبەستانێک کە بە دیهێنانی مەبەستەکانی خۆی و ئاژاوەجێڕی لە ناوچەکەدا. دوای شکستە لە دوای یەکەکانی لە ناوچەکەدا ئەم لە غەزا لە لوبنان و دەمە ئاخرێردا لە زەربەیەکی گەورەکە لە خواردی لە سووریا و دوایش ئەم سوکایەتیانێکە لە ئاستی نێوخۆیدا پێیکراوە مثلەن لە میوانەکانی ترۆرکراونێکی وەکو ئیسماعیل هەنیە یا تۆ خۆشیان ئێستا لە ئاستی نێو خۆیاندا حساسی ئەمنیەت ناکەن. ئەمانە هەموو شتایەکن کە واقع لە باری نەفسیەوە ڕەهبەرانی ئەم ڕژیمەی تووشی کێشە کردووە بۆ ئەو شاردنەوەی ئەم مەسەلەیە لەگەڵ ئەوەشدا ئاکامی ئەم سیاسەتانە و ئاکامی ئەم شکستانە بۆ تەباعیسەوەی کە لە ناوخۆدا خەڵک ترسێکی لە ڕژیم نەماوە. سەرڕای ئەو هەموو جەنایەت و کوشت و کوشتار و ئەشکەنجە و گرتن و جەنایەتانی کە لە جەریانی شۆڕشی ژینادا کردی بەڵام خەڵک زیاتر ڕووی کراوەتەوە، خەڵک ترسی شکاوە، خەڵک ینی لە خۆران نەبوو کە مەسەن حرەکەتی ژینانی و نرا شۆڕژواقەن شۆڕشێک بوو کە لە ئاستی ئێراندا ئەم حرەکەتە بەشی زۆری هێڵە سوورەکانی ڕژێمی بەزان و هەموو ئەمانە بۆ تەباعیسی ئەوەی کە هیچ شتێکی کە بەدەستیەوە ماوە سەربارەی سیاسەتی ناوچەی و نێونەتەوەیدا دیتمان کە چی بەسەراتوە. دیتمان مەسەلەن لە بەرەو پێشبردنی سیاسەتەکانی لە ئاستی ناوچەکەدا و لە بەرابەر ئەو هێزە نیابەتیانەی کە لە ناوچەکەدا تەسلیحی کردبوون و پشیگیری لێدەکردن ئێستا چی بەسەر هاتووە لە هەموو لە مەسەلەن لە ئاستی پارێزگاری لە خۆشیدا تقریبا حاڵەتێکی داماوانەی هەیە. ئەمە لەباری سیاسیەوە
لە باری کۆمەڵاتیەوە دەبینی تووشی قەیرانێکی وەکو ڕوبەڕووبوون لەگەڵ شۆڕشی ژینەوە ناڕزایەتێکی بەرینی هەمە چەشنە لە ئاستی کۆمەلگادایە و لەو لاشەوە ئێمە دەبینین کە لەباری ئابوووریەوە ئەگە چاوی لێ بکەیت ئابوووریەکەی داڕماوە دێ هەموو ئەوانە ئەگەر چاو لێ بکەین ڕژیمێکە گەیشتە و ئاستا بەرەو نەمان دەڕوات بەرەو ئەوە دەڕوات کە دەسەڵات دەدەستدا بەرەوە ئەوە دەڕوات کە لە ساحەکە بچێتە دەرێ بەس بۆ ئەوەی کە زیاتر دەسەڵاتەکەی ڕابگرێت بۆ ئەوەی کە ماوەیەکی زیاتر بتوانێت پارێزگاری لە دەسەڵاتەکەی بکاتێنە زەبر و زەنگ دەنوێنێەوە تا ئێستاش لەسەر ئەساسی زەبر و زەنگ و کوشت و کوشتار و ئەدام و ئەم شتانە دەسەڵاتەکەی ڕاگرتووە و بە تایبەتیش لە جریانی شۆڕشی ژینادا وەکە لە هەمیشە باسکراوە ئێستا بەڕاستی لە ئاستی ئێراندا و بە تایبەتی لە ئاستی کوردستاندا ژنانن کە پێشەنگی حرەکەتە سیاسی و جەماوەریەکان بۆیش ئێستا هیچ کە دەست دەبا بۆ ئەدام و بە تایبەتیش زیاتر ئەدامەکانی لەسەر ژنان سەر کردوتەوە یعنی من لەوەدا دەیبینم کە دیشانەی داماوی ڕژیمە نیشانەی شکستی سیاسەتەکانێتی و هیچ ئەگەر توانی بای ریفۆرمێکی ئابووری بکات لە نێو خۆیدا ئەگە توانی بای لەباری سیاسیەوە ئاڵگۆڕێک لە بەرباری کۆمەڵایەتیەوە بڕێک ریفۆرم کات دەمانتوانی خۆ بڵین ئێستا ڕەنگە ماوەیەکی دیکە دەوام بێنێت بەڵام هیچ شتێکی بەدەستەوە نیە بۆ ئەوانش ئێستا تۆ لەباری ئابوووریەک و ئابوووریەکەی داڕماوە مەسەن چۆن دەتوانێت لەسەر تاسیری لەسەر ژیانی خەڵک ببێت کە هەمومان دەڵێن کە بەشی زۆری خەڵکی ئێران لەژێر هێڵی هەژاریدا دەژین بێکاری زۆر بووە کارخانەکان داخراون کار نییە ژیانی خەڵک کولەمەرگی دەژی دەیت هەموو ئەوانە ناتوانێت جواب بداتەوە ناچار دەبێت کە دەست بەرێ بۆ سەرکوت و ئەعدام و بۆ چاوترسێنکردنی خەڵک کاک سعید بە لەبەر چاوگرتنی هەموو ئەم شکستانی کە بە خۆت ئاماژەت پێدا چ سیاستەکانی ڕوو بە دەرەوە و ئەم ئابووریە داڕماوەی کە لە ناوخۆ هەیەی ئەم بانگەوازە هاو بەشە کە بە خۆشحاڵیەوە لەلایەن هەموو حیزبەکانەوە دەرکراوە جێگەی دڵخۆشیە تایبەتەن بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەم بانگەوازی مانگرتنە دەم بارودۆخەدا چەندە گرنگی کۆمەڵایەتی و مێژووی هەیە و چەندە گرینگە دەبێت کار بکرێت بۆ ئەوەی کە ئاوا کۆماری ئیسلامی ڕاحەت نەتوانێت دەست بەرە بۆ سزایەدا ئەم کۆدەنگیە یا ئەم بانگەوازە هاو بەشە دیالەوەی کە پەیامێکی ڕوونی پێیە بۆ محکومکردنی ئەم ئەعدامانە خۆشی نەتیجەیەکە کە دەتوانین نەتیجەی ئەوە بگرین کولەن کۆمەلگا کە ئیحساسێکی یەکگرتن خوازانەی تێدا هەیە و ئینتیزاریشی هەیە کە هەموو هێزە سیاسیەکان بە یەک هەڵوێستیەوە بەرامبەر بە حەدێقل ئەو خاڵە هاو بەشانەی کە هەیەە بەنیسبەت بەرەو ڕووبوونەوە لەگەڵ جەنایەتەکانی کۆماری ئیسلامی وە بۆ ئەوەی کە بتوانن داخوازیەکانی زوتنەوەی شۆڕژگەرانی خەڵکی کوردستان بە سەرنجام بگەێنن ئەمەش بۆ تەباعیس ئەوەی کە تۆ ئەگەر لە ساڵانی ڕابردوودا زۆر بە زەحمەت دەتوانی کۆمەڵک حیزبەکانی نێو ساحەی سیاسی کوردستانی ئێران لێ کۆبکەیتەوە بتوانن بە هەڵوێستێکی هاوبەشەوە لە بەرامبەر ڕووداوێکدا زاهیر بن ئێستا ئەو مسلێ زۆر ئاسان بووتەوە ئەمە خۆی دیالەوەی کە حرەکەتێکی زۆر ڕەوایە حەزر حرەکەتێکی زۆر با ئەرزش و بە نرخە لە بەرامبەر کۆماری ئیسلامیدا کە یەک هەڵوێست ئەم مەسلەی محکوم دەکەن لەو لاشەوەدا جوابدانەوەیەکشە بە داخوازیە کۆمەڵایەتیەکان بە داخوازی خەڵکی نێو کۆمەلگاکە هەستێکی وەحدەت تەڵەبانەی هەیە وێ بە نظری من حرەکەتێکی کە لە کۆمەلگاتا کەوتوتەڕێ و بە تایبەتی دیسان دەجێڕمەوە هەر بۆ جریانی شۆڕشی ژینە دەتوانین ئەم بڵین ئەم حرەکەتانە تەأسیری لەسەر ئەحزابی سیاسیش هەبووە کە هەست بە مەسئولیت بکەن هەست بەوە بکەن کە دەبێت جوابدەرەوەی نیازەکانی لە ئاستی کۆمەلگادا بن هەستیان بەوە کردووە کە دەبێت دڵنیایی بە خەڵکی کوردستان بە خەڵکێکی کە چاوەڕوانی لیان هەیە بدات کە لە داهاتوودا بۆ ئەوەی بەرەو ڕووبوونەوە لەگەڵ کێشە ئەساسیەکان یا دوای ڕنمانی کۆماری ئیسلامی یا بەرەو ئەوە بچن کە بلاخرە خەریکی بەدیلسازی بن وەختێک کۆماری ئیسلامی بەرەو نەمان دەڕوات چ بەرنامەیەکیان هەیە چۆن جوابی قەیرانە کۆمەڵایەتیەکانە دنەوە چۆن خەڵک دڵنیا دەکەنەوە کە وەختێک دەچنەوە خەڵک تووشی کێشە ناکەن شەڕی ناوخۆی دەست پێ ناکە خەڵک نیگەرانی ئەوەیە کە ئەم جریاناتە چۆن ڕوبەڕووی ئەم مەسایلانە دەبێتەوە بۆیە ئەم حرەکەتە ئەم یەکدەنگیە دەتوانێت
دڵنیاییەکیش بە خەڵک بدات کە حیزبەکانیش هەستیان بە مەسئولیت کردووە و ئەرکی سیاسی خۆیان وەکو ئەحزابی سیاسی و شۆڕژێر لە ئاستی کۆمەلگاداوە لە بەرامبەر بزوتنەوەی شۆڕژگەرانی خەڵکی کووردا خەریکن بڕێوە دەبن. باس لە بزوتنەوەی شۆڕژێرانی خەڵکی کورد کرد کاک سعید. بڵین مانگرتنێکی سەرتاسەری کە هەمەلایەنە و سەرکەوتوو بێت تا چەندە لە بەرژەوەندی بزوتنەوەی شۆڕژێرانی خەڵکی کوردستاندایەوە ئەگەر بژڵین چ پامێکی بە دۆستان و چ پامێکی بە نارانی ئەم بزوتنەوەی هەیە؟ هەمیشە هەمە دەزانین کوردستان کوانووی خەبات و تێکۆشان بووە و لەم فاصلەی چەندەی ڕابردوودا کە لە بەرابەری کۆماری ئیسلامیدا خەریکی خەبات و خۆڕاگری بووە ئێمە شاهیدی چەندین مانگرتنی سەرکەوتوانەین بە بۆنەی جۆرا و جۆرەوە لە کۆمەلگای کوردستاندا بەڕێوە چوو. هەمیشە دایم ئەم حرەکەتانە توانیویانە بزوتنەوەی شۆڕژیانانی خەڵکی کوردستان بەهێز بکەن، دەنگی زیاتر بە دنیا بگەێنن و ببێتە باعیسی ئەوەی کە هەم خەڵکی ئێران هەم خەڵک لە ئاستی ئێراندا و هەم خەڵک لە ئاستی ناوچەکە و جیهانیشدا لە داخوازی ڕەواکانی ئاگادار بن. ئەم حرەکەتە میانی ئەم حرەکەتە ئەگە بە یەک دەنگی و بە شێوەیەکی سەرکەوتوانە و یەک پارچە بەڕێوە بچێت پەیامێکی زۆر گرنگی پێیە بۆ نێرانی خەڵکی کوردستان کە هێزێکی شۆڕژێر یەکگرتوو و خاوەن ڕێبازێکی ڕوون بەرامبەر بە کۆماری ئیسلامی لە ساحەکەدا هەیە کە جێگای ئومێدە بۆ داهاتووە. کوردستان هەروەک پێشتریش دروشمی ئەوە دراوە کە کوردستان چاوچرای ئێرانەوە دەتوانێت سەرچاوی شۆڕش بێ بۆ ئاستی ئێران. ئێستا ئەم ناوچەیە ئەم ڕۆکە سابتی کردووە کە لە ڕابردوو زیاتر یەکگرتوانەتر سیاسیتر هاتۆتە مەیدان و دەتوانێت هیوای پێ ببەسترێت و جیا لەوەش بزوتنەوەی خەڵکی کوردستان، یعنی ئەم خەڵکی کە لە ناوەوە خەریکی خەبات و خۆڕاگرین، ئەو خەڵکی کە تا ئێستا ئازاریان بەدەست ڕژیمەوە چێشتووە، ئەو خەڵکی کە ئازیزترین کەسەکانیان لە جریانی ئەم شۆڕشەدا یا لەژێر لە زیندان و لەژێر ئەشکەنجەی کۆماری ئیسلامیدا لە دەستداوە، دڵگەرم هیوابەخش بە هیوا بە داهاتوو و بەشداری ئەم حرەکەتانە دەبن و پێیان وایە خوێنی ڕۆڵەکانیان بە فیرۆ نەچووە و ئەوە ئاکامی خەبات و خۆڕاگری ڕۆڵەکانی ئەوانە چ لە سەفی هێزە سیاسیەکاندا، چ لە ڕیزی بزوتنەوە کۆمەڵایەتەکاندا لە ناوخۆ، چ ئەو کەسانی کە لە زیندانەکاندا تووشی ئازار و ئەشکەنجە بوون و گیانیان بەختکردوە، چ ئەوانەی کە لە ڕیزی ئەحزابی سیاسیدا لە پێنا و ئامانجەکانیاندا گیانیان بەخشی و ئەمڕۆ ئەو خانەوادانە شانیازیەکەن بە ڕۆڵەکانیانەوە کە ئاکامی خەبات و بەرهەمی خەباتی ئەوان دەبینن کە یەکگرتووی و یەکرزی خەڵکە و ئەم خەڵکە لەسەر ڕێبازی ئەوان خەریکن درێژە بە خەبات و خۆراگری خوانەدن بۆ بەدەستێنانی داخوازی ڕەوەکانیان کە داخوازیەکی زۆر ئینسانیە، زۆر ئەمڕۆیە و خەڵکی کورتی دەوێت وەکو ئینسانێک چاوی لێ بکرێت، خاوەنی دیاریکردنی چارەنووسی خۆی بێت، ئیجازەی پێ بدرێت لە وڵاتەکەی خۆیدا وەکو ئینسانێک بژیت. بەڵام هەتا هەمومان دەزانین کە تا ئێستاش لە هەر چوار پارچەی کوردستان بە تەواوەتی خەڵکی کورد نەگەیشتوتە مافەکانی، جیالەوەی کە پارچە پارچە کراوە خاوەنی دەوڵەتی سربەخۆی خۆی نییە و لە کوردستان یا لە ڕۆژهەڵاتی کوردستانیش ئەم خەبات و خۆڕاگریە بەردەوامە و ئەم داخوازیانە کە داخوازیەکی گشتگیرە لە ئاستی کوردستاندا هەیە و خەباتی بۆ دەکرێەوە لە ئەبەم حرەکاتە نیشان دەدرێت کە سوورن لەسەر ئەوەی کە دەبێت حتمەن داخوازیەکانیان بەدی بێنن ئەگەر تووشی زۆر ئاستەنگی گەورەش بن، بەڵام بەسەر ئاستەنکانە سەرکەوتو دەن بە شێتێکی یەکگرتوانە ئەم حرەکەتانە بەرینە پێش. کاک سەید پێم باشە یەک پرسیار بکەم باس لە پارچە پارچەکان کرد. ئەم کاری هاوبەش و بڵێن کۆدەنگی و لێک نزیکبوونەوەی حیزب و لایەنە سیاسیەکانی بڵێن ڕۆژهەڵاتی کوردستان ئایا ئەتوانی پەیوەندی بدرێ بە بەشەکانی دیکە تایبەتە مەسەڵەن بڵێن باشوور مەسەڵەن ڕۆژاوا وانە دەتوانێت گرێدرێ بەیەک؟ ئێمە هەمومان دەزانین هەر ڕووداوێکی لە بەرژەوەندی لە هەر کام لە پارچەکانی کوردستاندا ڕووداوێک ڕووەدا چ خۆش چ ناخۆش، ئەگە حرەکەتێکی سەرکەوتوانە بێت هەموو پارچەکان پێیان خۆشە، ئەگە حرەکەتێک بێت بە دژی مافەکانی خەڵکی کورد بێ هەموو پێغەمبار دەبن، بەڵام لە عینی حاڵشدا هەمیشە هەستیان کردووە کە خۆیان بە پاڵ پشت و پشتیوانی یەکترزانیەوە. مەسەلەن ئێستا بۆ نمونەیەمە باسی دەسەڵاتی بکەین کە ئێستا لە ڕۆژاوای کوردستان هەیە،
هەمومان نیگەرانی ئەوەین کە لەم ڕووداوانەی سووریەدا چی بەسەر دێت هەمومان دڵخۆشین بەوەی ئەگەر ئەمەش وەکو قوارەیەک بتوانێت پارێزگاری لە دەسەڵاتەکەی خۆی بکات و بمێنێتەوە بۆ سبحینەی کوردستانی ڕۆژهەڵاتی شەر ئەوەیە یا مەسەن هەرم نیمچە دەسەڵاتی کە ئێستا لە هەرێمی کوردستانی عێراقدا هەیە چەند جێگای دڵخۆشیە یارە حرەکەتانێکە لە کوردستانی باکوور لە تورکیا ئێستا چ بەشی نیزامەکەی وە چ بەشی مەدەنیەکەی کە مەسەن بە شێوەیەکی فعال لە ئارادای هەموو جێگای دڵخۆشیە بۆیە لە کوردستانی ڕۆژهەڵاتی یاڵێن لە ڕۆژهەڵاتی کوردستانی لە کوردستانی ئێران ئەگەر حرەکەتێکی لەم شێوەیە یەکگرتوانە یەکدەست بە سەرکەوتن بگات بێگومان هەموو خەڵکی پارسەکانی دیکە خۆشحاڵ دەکات و چون هەموو خۆی خۆیان بەخاوەنی دەزانن بەڵام دیارە ئێستام حرەکەتە مشەخەسەن بۆ چوارچەوەیەکی دیاریکرا و بانگەواز کراوە و بۆ مەسلەیەکی دیاریکراویشکە ئەعدام دەرکرانی حکمی ئەعدامی دوو کەس لە ژنانی تێکۆشەری کۆمەلگای کوردستانە کە هەمویان ئاواتیەوە دەخوازن کە ئەم ئینسانانە گیانیان ڕزگار بێت و ئەمە ئەو حرەکەت بۆ ئەوێ لە نزیک گیراوەستا هەرچەند دڵم چوارچێوەیەکی مەحدودی هەیە بەڵام بێگومان هەر چوار پارچەی کوردستان و هەموو خەڵک دانیشتووی کوردستان ئیحساسێکی هاوبەشیان هەیە بۆ ڕزگارکردنی گیانی ئەو ئینسانانەوە بێگومان تەأسیری دەبێت بەڵێ کاک سەید هەر بە خۆت زۆر بە دروستی کوسە دیارە ئەمە ئەم حرەکەتە بۆ شتێکی دیاری کراوە بەڵام هەمووی ئەمانە ئەم کۆدەنگی و یەکریزی و کاری هاوبەشە هەمووی دیارە لە دوا ڕۆژدا دەتوانێت لە بەرژەوەندی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان دابێت بڵین وەکو دوا پرسیار کاک سەید ئەم مانگرتنە گشتیەکە بە ڕۆژی چوارشەممە سێ ڕەبەندان دەرکراوە لەلایەن هەموو حیزب لایەنە سیاسیەکان بەڕستان چاوەڕوانیتان و داواتان لە کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان چی بۆ ئەوی کە ئەم مانگرتنە زۆر سەرکەوتوانە و گشتگیر بەڕێوە بچێت باسمان لە ئامانجی مانگرتنەکە کرد ئەگەر سەرکەوتوو بێت چه ئاکامێکی دەبێت باسمان لەوانە کرد بەڵام ئەوەی کە گرینگە تاک بە تاکی خەڵکی کوردستان بۆ بە تایبەتیش خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات دەبێ خۆیان بە خاوەنی ئەو بانگەوازە بزانن و بە ئەرکی سەرشانی خۆیانی بزانن کە لە حرەکەتێکی مەدەنی ئارامدا پەیامێکی سیاسی زۆر ڕۆشن بە گوێی نەیارەکاندا کە کۆماری ئیسلامی بێ بدەن و لە عینی حاڵشدا کە داخوازی هەڵوەشاندنەوەی حکمی ئەعدامی وریشە مرادی و ئەو پەخشان عەزیزی داوا دەکەن و داواکاری ئەوەن کە زیندانیانی سیاسی ئازاد بکرێن کۆماری ئیسلامی دەست هەڵگرێت لە ئەشکەنجە و ئازاری خەڵک و لە عینی حاڵیشدا پەیامێکی یەکگرتوانە بە بۆ ئاستی دنیا دەنێرن کە ئەم خەڵکە ئامادە نیە لەژێر ئەم دەسەڵاتە ڕەشی کۆماری ئیسلامیدا بەم شێوەیە درێژە بە ژیانی بدات و ئامادەیە خەبات بکات و خەباتەکەشی ئەگەر مەجای پێ بدەن ئەگەر ئیجازەی پێ بدەن ئەگەر لێی خوێناوینەکەن دەتوانێت خەباتێکی مەدەنی ئاشتی خوازانە و حرەکەتێکی ئەمڕۆی بە وەکو مەسەلەن مانگرتنێکی کە ئێمە ئینتیزارمان هەیە ئەم خەڵک بەشداریکی سەرتاسەری تێدا بکەن و هەموو کەس خۆی بە خاوەنی بزانێ یعنی لە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بەشداری تێدا بکەن و ئەگەر ئەم حرەکەتە بە سەرکەوتن بگات پەیامەکەی بێگومان بەگوێی هەم نیاران و هەم دۆستانی ئەم بزوتنەوەی دەکات بۆیە بەلای منەوە زۆر گرینگە کە ئەم حرەکەتە بە سەرکەوتن بگات و خەڵکیش بە بەو پەڕی مەسئولیەتەوە و ئەکسەریەتی خەڵک بەشداری تێدا بکەن تاوەکو بتوانین بە ئامانجەکانمان بگەین بۆیە داواکاریشم لە هەموو خەڵک ئەوەیەکە لەو ڕۆژەدا نەچنە سەرکار نەچنە دووکان نەچنەوە شوێنی کار و کەسابەتیان تەنانەت خەڵکی دێهاتەکانیش دەتوانن وەکو بە شێوەیەکی سمبولی کە ڕۆژە دەست لە کار بکێشنەوە ئەگە کاری کەشاوەرزیش بێ چون ئەمە هەستێکی گشتیرە کەسەکە دەتوانێت بەم ینی ئیحساس بکە بە نەوعێک بەشدارە لەم حرەکەتەدا زۆر سپاس دەکەم کاک سەعید ئەمانی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەوەی کە بەشدار بوون لەم زۆر سپاس بەڵێ سپاس پێم وا بێ هاوڕیانم لە ئوتاق فەرمان
ئەم بانگەوازی هاوبەشە کە لەلایەن حیزب سیاسیەکان دەرکراوە بە زمانی شیرینی هەورامی ئامادە کراوە پێشکەش بێەوەی ئازیز دەکەن فەرموو. پەیامی هاوبەش و حیزب و لایەنە سیاسیەکە و ڕۆژهەڵات و کوردستانی پێی مانگرتەی سەرتاسەری جەڕۆ چوارشەمەی یەرێ ڕێبەنان و 1400 یەری خەڵک و ئازادی واز و کوردستانی چی باردۆخەنەکە گرانی بێکاری نەداری و دەیان کێشە و گرفتی ئابووری خزمەتگوزاری و نەبیەی هەر جۆرە ئازادیوی سیاسی کە بەرەک و کۆمەلگا و کوردستانیش گرتن دەسەڵاتی ئێرانی بەجیاتی وەڵامەوەدای بە داواکاریەکە و جەماوەری شەمشێرەش دژ و زینانیە سیاسیەکە و کوردستانی کێشان و حکم و جەداردەیشا پەیدەیان تێکۆشەری سیاسی جە کوردستانەنە بەرکردن چی پەیوەندیەنە بە تایبەت بە بۆنە و تەرس و جەداردای پەخشانی عەزیزی و وریشە مرادی کوردستان مشیۆ هەنگامێ بە خێرا و بە پەلە پێ ڕزگارکردەیشە جە تەنافۆداری خۆدگێرۆ یۆچی هەنگامانە وستەڕا و مانگرتنیوی سەرتاسەرین جە کوردستاناتەنە بەردەوام بێ مانگرتەی سەرتاسەری و جەماوەری جە کوردستانەنە پسۆ ڕاکاریوی بەرەنگار بیەی مەدەنی جە کاتە هەستیارەکانە بیان بەڕۆتێ کە یاگێ کەوتن جە کۆمەڵگا پێشخۆت و کوردستانەنە ئارۆ کە ئینەی مێی و چارڤە مێژویانە پێویستما هەن ئێرادە و گرد و خەڵکی ما جە بزوتنەوەی شایستە و ڕێک و پێک وێشن نیشانە دۆ پەیانەیە ڤەر و تراژدیوی تەریگیریۆ تا گیان و کۆمەڵێ مرۆڤ کە هیچ کردارێ بەشا بێجگەم جە وەشەویسی خەڵکی و خەبات جە پێناو و ئازاڵی یەکسانیەنە نەبیەن جە تەنافۆداری ڕزگار کریا بێگۆمان ئی یۆگرتەی جەماوەریە کە جە شێوازیوی مەدەنی و ئاشتی وازانە ژمرمانۆ متاوۆ هەر پسەچەنی جە شۆڕش و ژەنی ژیوای ئازاڵیەنە کوردستانش ساحیب و پەیام و خەباتی و خۆڕاگەری کرد دووپات کردیۆوە ئی حرەکەتە هەر چاکاتەنەم تاوۆ پشتیوانی و بۆ پێی ئازی نانە سیاسیە تێکۆشەرا کە گرد و ڕوا و یەرەشەمەی کە فرەتەرجە سیزی نانێنە بە مانگرتەی ئازایانەشا درۆشم و ناپەی سێدارێشا چڕێ ئێمە ئی حیزب و لایەنە سیاسیە کە نامێ ماچی پەیامە هەمبەشە نامەینە داواجە گرد و جەماوەر و هوشیار و کوردستانی کەرمێکە ڕۆژ وارشەمەی یەرێ مانگ و ڕێبەنانی گرد و کوردستانی جەممانگرتەی سەرتاسەریەنە کە دژ بە حکم و جەداردەی ڕۆڵەکامانە بەشداری بە بە هەر پاسە سەرجەم و ناوەندەکا و کاری بازار و وەنەی پێی هەمبەشی چنی ئی مانگرتنیە بینیە باپی جۆرە هێز و پێوەرەبیە و جەماوەری جەڕا و یاوەی بە ئامانجە سیاسیەکە و کوردستانیمانە نیشانە دریۆ ئی هەنگامێ دەرفەتێوەنە پێی ڕزگارکردە و گیان و مرۆڤەکا و هەر پاسە ڤەر و ئانەیە گرمێکە بنەماڵێ وتەر تازگەبارێ بە باجارێکتر نیشانە دەیمێکە کوردستان جە ڤەراڤەر و سزای نامرۆڤانە و دژە کوردستانیەوە بێدەنگ مەبۆنە و هەڵوێستەشەنە بەردەوام و درێژ بۆ یۆگرتێ و یەکدەنگی خەڵک و کوردستانی پارتی ئازادی کوردستان پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک کۆمەڵەی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران حیزبی دموکراتی کوردستانی ئێران کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان کۆمەڵە ڕێکخراو کوردستان و حیزب و کۆمۆنیست و ئێرانی سی ئارگا و 1400 یەرێ بەرابەر چنی
19 ژانڤیە 2025. زۆر سپاس بۆ هەموو ئەم ئازیزانی کە ئێستا زەحمەتیان کێشاوە پامیان نردووە. من لێرە داوای لە بردنیان لێ دەکەم کە نەمتوانیوە پامەکانیان بخێنمەوە. ئەم بەرنامە تایبەتی ئەم شەو کە ڕاستەوخۆ لە خزمەتانداین تایبەت بوو بە بانگەوازی هاوبەشی حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ مانگرتنی گشتی ڕۆژی چوارشەمە 3 ڕێبندان کە لە کوردستان بەڕێوە بچێت ئەم بانگەوازە دەرکراوە. ئێمە ئەم شەو هەڵماندا هەموو لایەنەکانی کە بەشدار بوون لەم بانگەوازە هاوبەشەدا بێن لەم بەرنامەیەدا قسە و باسی خۆشیان بکەین کە بەداخەوە کە لەگەڵ دوولایەنیان نەمانتوانی نایانتوانی کە لەم بەرنامەیەدا حزوریان بێتەوە قسەیوانیش ببیستین. ئێستا لەم بەشەدا من دەچمە سەر بوو پەیامانی کە بینەرانی ئازیزمان نردویانە. کاک ئاسۆ لە شاری مەهاباد کورتێکی نردوو نووسیتی سڵاو ڕێز لە هاوڕێیانی کۆمەڵە. زۆر سپاس کاک ئاسۆ. سێتی زۆر پێی خۆشحاڵین کە ئەحزابی سیاسی لە کوردستان زۆر بەرپرسانە بەرەو بانگەوازی یەکگرتوو ڕۆشتون بۆ بەرگری لە ئێعدامی ڕۆڵەکانمان. ئەمڕۆ ئاستی ناڕزایەتیەکان لە سەراسەری ئێران دژ بە حکوومەت چوارچێوەکانی سیستمی بەزاندووە. زۆر جێی سەرنجە کە ئەمڕۆ پێش فاجعەی ئێعدامی ڕۆڵەکانمان بەرەو مانگرتن بڕۆین. کۆماری ئیسلامی ئەمڕۆ ڕژیمێکی دۆڕاوە چ لە ئاستی نێوخۆ و چ لە ئاستی دەخاڵەتە خارجیەکانی. لەمڕۆ دەبێت زۆر ڕاشکاوانە لەلایەن ئەحزابی کوردستان بە تایبەت کۆمەڵە و ڕوو بە خەڵکانی دیکەی ئێران پێیان بنێردرێەوە و بیریان بێنینەوە کە حەمایەت لە کوردستان حەمایەت لە خۆیانە لە کۆڵکردنی پەت و سێدارەیە کە ملی گشت ڕۆڵەکانی ئەم وڵاتەی کە بووینەتە یەخسیری حکوومەتی سێدارە. بەشێکی زۆر لە خەڵکی ئێران ئەمڕۆ ناڕازین. داوا بکەین لە دایکانی دادخوازی ئێران و کرێکاران و ژنان و هەموو جەماوەرەکە بە هەر شێوەیەک دیفاع بەم مانگرتنە بکەن و خۆیان لەو خەباتە جەماوەریەدا بینەوە. زۆر سپاس بۆ کاک ئاسۆ لە شاری مەهاباد بۆ پامی کە نردویەتی. پامی کە تربان لە شاری دووبارە بانەوە بواتوە. نووسێتی خەڵکی کوردستان لە 3 ڕێبندانی 1403 هەروەک هەموو مانگرتنەکانی ڕابردوو هەروەک هەموو تێکۆشانەکانی پێشتری خۆی جارێکی دیکە دێتە مەیدان و ڕۆژێکی تر لە مێژووی خەباتی پڕ لە شانازی دژ بە داگیرکەران تۆمار دەکات. دڵنیام خەڵکی شۆڕشیێڕی کوردستان هێشتا وەڵام بە داخوازی لایەنە سیاسیەکانی خۆی دەداتەوە و جارێکی تر بە کۆماری ئیسلامی نیشان دەدات کە ناتوانێت خەڵک و حیزبەکان جەماوەری زەحمەتکێش لە کۆمەڵەکەی خۆیان جودا بکاتەوە و کەلێم خاتە نێوانیان. ئێمە پشتیوانی لە داخوازی کۆمەڵە و باقی لایەنە سیاسیەکانی دەکەین و ڕۆژی چوارشەمە لە ماڵدا دەنیشین و مان دەگرین. زۆر سپاس و بینەرە ئازیزەمان هیچی نەنووسێ فقط نووسێتی لە شاری بانەوە. سپاسی وازان دەکەین کە پامیان نردووە. ئێمە هەر لە ئێستاوە بڵین کە ئاگادارتان بکەین بەیانی سعاتی ئەگەر هەڵەنەکەم 2 بە کاتی باشوور و دەبێتە 2 بە کاتی ڕۆژهەڵاتی کوردستان دووبارە ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتاندا دەبین و لەسەر ئەم بانگەوازە هاوبەشە دووبارە قسە و باس دەکەین و میوانانی تریشمان پێ زیاد دەبێت. زۆر سپاستان دەکەین بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. پێش ئەوەی کە من لە خزمەتان بەرەخەز بوون ئێستا دووبارە ئەم بانگەوازی هاوبەشە بڵاو دەبێتەوە و دواتر هاوڕێی هاوکارم تالب دێت و دوایین هەوڵەکانی کە بەدەستمان گەیشتووە پێشکەش بێەوەی ئازیز و خۆشەویست دەکات. لەلای منەوە کاتێکی خۆش. ڕاگەیاندنی هاوبەشی حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ مانگرتنی گشتی لە ڕۆژی چوارشەممە 3 ڕێبەندانی 1403 هەتاویدا. کۆمەڵانی خەڵکی ئازادی خوازی کوردستان لە بارودۆخێکدا کە گرانی و بێکاری و نەداری و دەیان کێشە و گرفتی ئابووری خزمەت گوزاری و نەبوونی هەر چەشنە ئازادیەکی سیاسی بەربینگیان بە کۆمەلگای کوردستان و ئێران گرتووە ڕژیمی ئێران لە بری وەڵامدانەوە بەویست و داخوازیەکانی جەماوەر شمشێری لە دژی زیندانیانی سیاسی لە ڕوو بەستووە و حکمی لە سێدارەدانی بۆ دەیان تێکۆشەری سیاسی لە کوردستان و سەراسەری ئێران دەرکردو. لەم پەیوەندیەدا و بە تایبەت
بەهۆی مەترسی لە سێدارەدرانی پەخشان عەزیزی و وریشە مرادی پێویستە هەنگاوی خێرا و بەپەلە هەڵگیردرێت لە پێنا و ڕزگارکردنیان لە پەتی سێدارە. یەکێک لەم هەنگاوانەش بریتیە لە بەڕێوەچوونی مانگرتنێکی گشتی لە کوردستان. مانگرتنی گشتی و جەماوەری لە کوردستان بەردەوام وەک ڕێکارێکی بەرەنگاری مەدەنی لە کاتە هەستیارەکاندا بۆتە نەریتێکی جێکەوتوو لە کۆمەڵگەی پێشکەوتووی کوردستاندا. ئەمڕۆ کە لە بەردەم یەکێک لەو کاتە مێژوویانەداین پێویستە ئیرادەی جەماوەری لە بزوتنەوەیەکی شایستەدا خۆی نیشان بداتەوە بۆ ئەوەی پێش بە تراژدیایەکی دیکە بگرێت و گیانی کۆمەڵێک مرۆڤ کە هیچ کردارێکیان جگە لە خۆشەویستی خەڵکو و خەبات لە پێنا و ئازادی و یەکسانیدا نەبووە لە پەتی سێدارە ڕزگار بکات. بێگومان ئەو یەکگرتوویەی جەماوەر کە لە شێوازێکی مەدەنی و ئاشتیانەدا خۆی دەنوێنێت دەتوانێت جارێکی دیکە هەروەک چۆن لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا کوردستان خاوەنی پەیامی خەبات و خۆڕاگری بۆ هەموو کۆمەڵانی خەڵک لە سەرتاسەری ئێران بوو دووپات ببێتەوە. ئەم حرەکەتە لە هەمان کاتدا بەدەنگەوە هاتنێکە بۆ ئەو زیندانیە سیاسیە تێکۆشەرانەی هەموو ڕۆژانی سێشەمەیەک لە زیاتر لە 30 زیندانیەران بە مانگرتنی بوێرانەی خۆیان درشتمی نابۆ لە سێدارەدان بەرز دەکەنەوە. ئێمە و ئەو حیزب و لایەنە سیاسیانەی کە ناومان لەم ڕاگەیەندراوە هاوبەشەدا هاتووە داوا لە هەموو جەماوەری تێکۆشەری کوردستان دەکەین کە ڕۆژی چوارشەممە 3 مانگی ڕێبەندان لە هەموو کوردستان لە مانگرتنێکی گشتی لە دژی حکمی لە سێدارەدانی ڕۆڵەکانمان بەشدار بن و هەروەها سەرجەم ناوەندەکانی کار بازاڕ و خوێندن دابخێن. بەم جۆرە هێزی یەکگرتووی جەماوەر لە پێنا و دابینبوونی ئامانجی سیاسی و ئینسانی خێرادا نیشان بدرێتەوە. ئەم هەنگاوە پێشگیرانەیە دەرفەتێکە بۆ ڕزگارکردنی گیانی مرۆڤەکان و لە هەمان کاتدا ڕێگریکردنێکە لە تازیەباربوونی زیاتری بنەماڵەکان. باجارێکی دیکە نیشانی بدەینەوە کە کوردستان لە بەرامبەر هەر حکم گەلێکی نامرۆڤانەدا بێدەنگ نابێ و هەڵوێستی دەبێت. بژی یەکگرتووی و یەکدەنگی جەماوەری لە کوردستان ڕێکەوتی 30 بەفرامباری 1403 هەتاوی بەرامبەر بە ژانڤیەی 2025 زاینی. پارتی ئازادی کوردستان، پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک، کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، حیزبی دێموکراتی کوردستانی ئێران، کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان، کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران.
ڕێز و سڵاو بۆەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتی وای عزیزدان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵتاندا کۆبوونەوەی خانە نشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی دووشەمە یەکی ڕێبەندان خانە نشینکراوانی مخابرات لە شارەکانی سنا، کرماشان، ورمێ، ئیلام، بیجار، مەریوان، تەورێز، ئەراک، تاران، ڕاشت و ئەهواز و ئیسفەهان و چەند شاری دیکەی ئێران دەست بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە. خانە نشینکراوانی مخابرات دووشەمەی هەموو هەفتەیەک دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان خۆپێشاندان دەکەن، بەڵام تا بە ئەمڕۆ هیچ ئاکامێکی هیچ لایەنێکی پەیوەندیدار بایەخی بە داواکاریەکانیان نەداوە. خانە نشینکراوانی مخابرات لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری زیادکردنی حەقدەست، پێدانی مەزایە بڕاوەکان، بەکردەوە دەراتنی گەڵاڵەی هەوسانسازی و هەروەها دابینکردنی بیمەی تەکمیلی بوو. دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە شاری پیرانشار. ڕۆژی دووشەمە یەکی ڕەبەندان سێ هاوڵاتی خەڵکی گوندەکانی لەکبن و پەسوەی سەر بە پیرانشار بە ناوەکانی موراد ئۆستوار، نێعمەد ئەحمەد نژاد و فەردین مەحموودی لەلایەن هێزانێتیەکانەوە دەست بەسەر کراون. لە درێژەی شەپۆلی دەست بەسەرکردنی هاوڵاتیان لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژەی دووشەمە هێزەکانی حکوومەت بەبێ بەڵگەی قەزای هێرشیان کردوتە سەر ماڵی فەردین مەحموودی، چالاکی ژینگە پارێز، نێعمەد ئەحمەد نژاد و موراد ئۆستوار و هاوسێ هاونیشتیمانیان بە توند و تیژیەوە دەست بەسەر کردووە. لێ ئاماژەیە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری ڕەفاندن و شوێنی ڕاگیرانی ئەو سێ هاوڵاتیە لە بەردەستدانی. ناڕوونی شارەنووسی عەبدولوەهاب پیرۆتی لە شاری مەهاباد. ڕۆژی پێنجشەممە 27 بەفرامبار عەبدولوەهاب پیرۆتی شارۆمەندی خەڵکی مەهاباد لەلایەن ئیدارەی تڵعاتەوە دەست بەسەر و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هێزە ئەمنیەکانی مەهاباد عەبدولوەهاب پیرۆتیان لە شوێنی کارەکەی لە نێو بازاردا دەست بەسەر و دەستیان بەسەر مۆبایلەکەی داگرتووە. لە چەند ڕۆژی ڕابردوودا بنەماڵەی و هاونیشتمانیەت چەند جار سەردانی ناوەندە ئەمنیەتیەکانیان کردووە، بەڵام هیچ زانیاریەکیان لەسەر هۆکاری ڕەفاندن و شوێنی ڕاگیرانی دەست نەکەوت. کۆبوونەوەی پەرستارانی شاغڵ لە پرۆژەی ئیمانی مەشهەد لە تاران. ڕۆژی دووشەمەیەکی ڕێبەندان پەرستارانی پشکدار لە پرۆژەی ئیمانی مەشهەد لە شاری تاران کۆبوونەوە و خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکانیان. بە پێ زانیاریەکان کۆمەڵێک پەرستار بە هیوای داهاتی زۆرتر پشکی شرکەتی ئیمانیان کڕیەوە، بەڵام بەڕێوەبەرانی شرکەت کە پەرستار بۆ شوێنە تجاری و گەشتیاریەکان دابین دەکەن نرخێکی گونجاویان بۆ پشکداران دیاری نەکردووە و چارەنووسی سەرمای ماڵدزراوانیش دیار نییە. ناڕازیان بە کۆبوونەوە لە شاری تاران خوازیاری قەرەبووکردنەوەی زیانەکان و سزادانی بەڕێوەبەرانی شرکەت. درێژەی مانگرتنی کرێکاران لە کارخانەی چووکای ڕزوان شار. کرێکارانی شاغڵ لە کارخانەی چووکا لە شاری ڕزوان شار ڕۆژی دووشەمەیەکی ڕەبەندان بۆ چەندەهەمین ڕۆژی بەردەوام دژ بە نەدانی داخوازیەکانیان درێژیان بە مانگرتندا. ماوەی 2 هەفتەیە کرێکارانی شاغڵ لە کارخانەی چووکا دژ بە کەمی حەقدەست، نەدانی داخوازیە دواخراوەکان، نەبوونی ئەمنیەتی پیشەیی، ناڕوونی چارەنووسی کرێکارانی خانە نشینکرا و بایەخنەدانی بەرپرسانی شرکەت بە داخوازیەکانیان مانیان گرتووە، بەڵام هیچ ناوەندێکی دەوڵەت سەرنجی بە کێشە و گرفتەکانیان نەدا. کۆبوونەوەی توشبوانی نەخۆشی SMA لە تاران. توشبوانی نەخۆشی SMA ڕۆژی دووشەمەیەکی ڕێبەندان بۆ جارێکی دیکە لە شاری تاران کۆبوونەوە و داوایان کرد دەرمانیان بۆ دابین بکرێت. توشبوانی نەخۆشی SMA هەموو جارێک لە بەردەم وەزارەتی بێداش خۆپێشاندانەکەن، بەڵام بەرپرسانی وەزارەتخانە لە جیاتی دابینکردنی دەرمان بە بێشەرمیەوە دەڵێن کە 400 قەڵەم دەرمانی گشتی و 100 قەڵەم دەرمانی تایبەت دەست ناکەوێت. نەبوونی دەرمان لە دەرمانخانەکان لە حاڵێکدایە کە زۆربەی دەرمانە نایابەکان بە فراوانی لە بازاڕی ڕەشدا کە لەلایەن سوپای پاسدارانەوە سەرپەرشتی دەکرێت بە چەند بەرابەری نرخەکەی دەزەکرێت. پاڵپشتی ئازادی خوازانی تاران لە مانگرتنی گشتی کوردستان. ڕۆژی دووشەمەیەکی ڕێبەندان کۆمەڵێک لە ئازادی خوازانی تاران بە نووسینی دروشم لەسەر دیوارەکانی ئەو شارە پشتیوانی خۆیان
لە مانگرتنی گشتی ڕۆژی چوارشەمە لە کوردستان دەربڕی. ڕۆژی یەکشەمە حزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ هەڵوەشاندنەوەی سزای سێداری وریشە مرادی و پەخشان عەزیزی مانگرتنی گشتیان ڕاگەیاند و بڕیارە ڕۆژی چوارشەمە خەڵکی شۆڕژگێڕی کوردستان دووکان و بازاڕەکان دابخەن و لە ماڵەوە بمێنەوە. ڕووخاندنی ماڵی هاوڵاتیانی بەلوچ لە زاهێدان. ڕۆژی یەکشەمە سی بەفرامبار بە کرێگیراوانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر دانیشتوانی گوندی لۆچۆ لە شاری زاهێدان و خانووی چەند شارۆمەندی بەلوچیان ڕووخاند. بە پێی راپۆرتی حاڵوەش مەئمورەکانی ئیدارەی ڕێگە و شارسازی بە هاوکاری سوپای پاسداران هێرشیان کردوتە سەر دانیشتوانی گوندی لۆچۆ لە ناوچەی منزڵ ئابی زاهێدان و بەبێ حکمی دادگستەری خانووی چەند شارۆمەندی هەژاریان ڕووخاندووە. ئەمە چەندەمین جارە کە سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی لە پارێزگای سیستان و بەلوچستان خانووی خەڵکی هەژار بە سەریاندا دەڕوخێنن. راپۆرتێک لەسەر دۆخی خراپی کەمەندامان لە ئێران. سەرۆکی ڕێکخراوی بێهزیستی ڕۆژی دووشەمەیەکی ڕێبەندان ڕایگەیاند کە 9 ملیۆن و 500,000 کەمەندام لە ئێران بوونیان هەیە و تەنیا 3 ملیۆن کەسیان لەلایەن ئەو ڕێکخراوەیەوە یارمەتیەدرێت. بە وتەی و بەرپرسە دەوڵەتیە لە کۆی گشتی 3 ملیۆن کەمەندام کە ناویان لە ڕێکخراوی بێهزیستی تۆمارکراوە تەنیا 1 ملیۆن و 600,000 کەسیان یارمەتی وەرەگرن. سەید جەواد حسێنی نەبوونی بودجەی بە هۆکاری خراپی دۆخی کەمەندامان زانیوە و ڕایگەیاندووە کە 42,000 کەس چاوەڕێی وەرگرتنی خزمەتگوزارین و ساڵانە 6,000 منداڵ بە ئاماری کەسانی ژێر چاوەدێریە و ڕێکخراوە ئیزافە دەبێت. و دوایین هەواڵمان سەبارەتە بە ئاماری ناخەژێنی قوربانیان لە غەزە. میدیا ڕۆژاواییەکان ڕۆژی دووشەممە و یەک ڕۆژ بە دوای دەستپێکی ئاگربەز راپۆرتێکی ناخەژێنیان لەسەر ئاماری زیانە گیانی و مادیەکانی شەڕی غەزە بڵاو کردێتەوە و تێدا ڕایانگەاندووە لە 15 مانگی ڕابردوودا بەلانی کەم 157,000 فەلەستینی لە هێرشەکانی ئیسرائیلدا کوژرا و بریندار بوون. بە پێی ئاپۆرتە سەرجەم 157,000 فەلەستینی لە بردومانەکانی ئیسرائیلدا گیانیان لەدەستا و بریندار بوون. هەروەها چارە نووسی 11,000 کەس دیار نییە و بێسەر و شوێنن. بە وتەی کارناسانی سەربەنەتەوە یەکگرتووەکان سەر لە نوێ بنیادنانەوەی غەزە 350 ساڵ دەخایەنێت و 80 ملیارد دلار بودجەی دێت. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لای. لە ڕابردوومانە ترسن لە گەردەلوولی داهاتوومان لە ورە و باوەڕی ئێستا و لە چیرۆک و شێعر و سرودمان لە چەک و قەڵەم لە وێنە و ئەوین لە نان و گەنم و لە حەسانەوە و سەرین ئەترسێن با بترسێن لە من لە تۆ لە گوڵ لە بۆ لە دایکی بە ئازاری بەسۆ لە چیمەن و شەو بۆ لەوەی بۆ ئازادی سەما دەکەن بەکۆ لە خاک لە ئاسمان لە بەژن و باڵای جوان لە هەور و باران لە خۆر و ئەسێرەکان لە باوەش و لە چاوی جوان لەو ئەوینەی ها لە دڵمان لە خەبات بۆ ئازادیمان ئەترسێن زۆر ئەترسێن. پشتیوانی دەکەین لە مانگرتنی گشتی لە کوردستان بۆ هەڵوەشاندنەوەی سزای لە سێدارەدان لە ڕۆژی چوارشەممە سێی ڕێبەندان. ڕاگەاندنی هاوبەشی هەیەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر و کمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران. دەسەڵاتی
ڕاگەیاندنی هاوبەشی حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ مانگرتنی گشتی لە ڕۆژی چوارشەممە 3 ڕێبەندانی 1403 هەتاویدا. کۆمەڵانی خەڵکی ئازادی خوازی کوردستان لە بارودۆخێکدا کە گرانی و بێکاری و نەداری و دەیان کێشە و گرفتی ئابووری، خزمەتگوزاری و نەبوونی هەر چەشنە ئازادیەکی سیاسی بەربینگیان بە کۆمەلگای کوردستان و ئێران گرتووە، ڕژیمی ئێران لە بری وەڵامدانەوە بەویست و داخوازیەکانی جەماوەر شمشێری لە دژی زیندانیانی سیاسی لە ڕوو بەستووە و حکمی لە سێدارەدانی بۆ دەیان تێکۆشەری سیاسی لە کوردستان و سەراسەری ئێران دەرکردو. لەم پەیوەندیەدا و بەتایبەت بەهۆی مەترسی لە سێدارەدرانی پەخشان عەزیزی و ریشە مرادی پێویستە هەنگاوی خێرا و بەپەلە هەڵگیردرێت لە پێنا و ڕزگارکردنیان لە پەتی سێدارە. یەکێک لەم هەنگاوانەش بریتیە لە بەڕێوەچوونی مانگرتنێکی گشتی لە کوردستان. مانگرتنی گشتی و جەماوەری لە کوردستان بەردەوام وەک ڕێکارێکی بەرەنگاری مەدەنی لە کاتە هەستیارەکاندا بۆتە نەریتێکی جێکەوتوو لە کۆمەڵگەی پێشکەوتووی کوردستاندا. ئەمڕۆ کە لە بەردەم یەکێک لەو کاتە مێژوویانەداین، پێویستە ئیرادەی جەماوەری لە بزوتنەوەیەکی شایستەدا خۆی نیشان بداتەوە بۆ ئەوەی پێش بە تراژدیایەکی دیکە بگرێت و گیانی کۆمەڵێک مرۆڤ کە هیچ کردارێکیان جگە لە خۆشەویستی خەڵک و خەبات لە پێنا و ئازادی و یەکسانیدا نەبووە لە پەتی سێدارە ڕزگار بکات. بێگومان ئەو یەکگرتوویەی جەماوەر کە لە شێوازێکی مەدەنی و ئاشتیانەدا خۆی دەنوێنێت دەتوانێت جارێکی دیکە هەروەک چۆن لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا کوردستان خاوەنی پەیامی خەبات و خۆڕاگری بۆ هەموو کۆمەڵانی خەڵک لە سەرتاسەری ئێران بوو دووپات ببێتەوە. ئەم حرەکەتە لە هەمان کاتدا بەدەنگەوە هاتنێکە بۆ ئەو زیندانیە سیاسیە تێکۆشەرانەی هەموو ڕۆژانی سێشەمەیەک لە زیاتر لە 30 زیندانی ئێران بە مانگرتنی بوێرانەی خۆیان دروشمی نابۆ لە سێدارەدان بەرز دەکەنەوە. ئێمە و ئەو حیزب و لایەنە سیاسیانەی کە ناومان لەم ڕاگەیەندراوە هاوبەشەدا هاتووە، داوا لە هەموو جەماوەری تێکۆشەری کوردستان دەکەین کە ڕۆژی چوارشەممە 3 مانگی ڕێبەندان لە هەموو کوردستان لە مانگرتنێکی گشتی لە دژی حکمی لە سێدارەدانی ڕۆڵەکانمان بەشدار بن و هەروەها سەرجەم ناوەندەکانی کار، بازاڕ و خوێندن دابخرێن. بەم جۆرە هێزی یەکگرتووی جەماوەر لە پێنا و دابینبوونی ئامانجی سیاسی و ئینسانی خێرادا نیشان بدرێتەوە. ئەم هەنگاوە پێشگیرانەیە دەرفەتێکە بۆ ڕزگارکردنی گیانی مرۆڤەکان و لە هەمان کاتدا ڕێگریکردنێکە لە تازیەباربوونی زیاتری بنەماڵەکان. باجارێکی دیکە نیشانی بدەینەوە کە کوردستان لە بەرامبەر هەر حکم گەلێکی نامرۆڤانەدا بێدەنگ نابێ و هەڵوێستی دەبێت. بژی یەکگرتووی و یەکدەنگی جەماوەری لە کوردستان ڕێکەوتی 30 بەفرامباری 1403 هەتاوی بەرامبەر بە ژانڤێی 2025 زاینی. پارتی ئازادی کوردستان، پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک، کۆمەڵی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، حیزبی دێموکراتی کوردستانی ئێران، کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان، کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران. جنانی بود رابون خیابانی بهاری شادی گیرن
نیشتمانێ هەموو هاوار دەکەین بە یەکدەنگ بژین پچکە زۆزانێ بژین بۆ نیشتمانێ بژین بۆ کوردستان پێشەنگی خەباتمانی ئەوان دەکەن بۆ یەکسانی یا مەلەک یا